الله الرحمن الرحيم كتاب خانەی دەنجی ڕۆشنایی تازەترین بەرهەمتان پێشکەش دەکات. کتێبی بەختەوەربژی لا نووسینی دکتۆر محەممەد العەریفی، وەرجێڕانی هێمن محەممەد عەلی، خوێندنەوەی هێمن گەردی، کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. ناسنامەی کتێب. ناوی کتێب بەختەوەربژی، نووسینی دکتۆر محەممەد عەریفی، وەرجێڕانی هێمن محەممەد عەلی، دیزاین قەیدار ڕەحیم، چاپ 2013، ژمارەی سپاردن 2709 ساڵی 2010 پێدراوە، چاپخانە بەیروت لوبنان، مافی لە چاپدانەوەی پارێزراوە، کۆی ژمارەی لاپەڕا 400. ناوازەترین بەرهەمی دکتۆر محەممەد العەریفی بەختەوەربژی، هونەری هەڵسوکەوت لەگەڵ خەڵکی لە سایی ڕێژینی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم، ئەزموونی زیاتر لە 20 ساڵی توێژینەوە و خول و یادەوەری نووسەرە. خوێنەری بەڕێز، ئەم تەڕاکە بە کۆتا هات. پێشەکی لاپەڕا 5. بەناوی خودای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ پەروەردگار و درود و سڵاویش بۆ سەرجانی پێغەمبەری پێشەوای ئازیز و نازدار صلی الله عليه وسلم. لە تەمەنی 16 ساڵیمدا پەرتووکێکی دیلکارینجیم لەبەردەستدا بوو بە ناوی هونەری مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا. بەڕاستی پەرتووکێکی زۆر ناوازە و نایاب بوو، هەر لەبەر ئەوە چەندان جار خوێندمەوە. نووسەری پەرتووکەکە پێشنیاری ئەوەی کردبوو کە پێویستە خوێنەر هەموو مانجێک جارێک بیخوێنێتەوە. منیش وام کردو یاسا و بنەماکانی پەرتووکەکەم بە سەر هەڵسوکەوتەکانمدا لەگەڵ خەڵکی جێبەجێ کردو، ئەنجامی زۆر سەرسوڕهێنەرم لێیانەوە بەدەستهێنا. نووسەری پەرتووکەکە کۆمەڵێک بنەما و یاسای دیاری کردبوو، لەژێر هەر بنەمایەکیشدا نمونە و ڕووداوی پیاوانی بە توانا و بلیمەتی باس کردبوو، وەک ڕۆزڤێلد، لینکۆڵن، جۆزێف، مایک. بیرم کردەوە و لە ژیانی دیلکارنجی ورد بوومەوە. ڕوانی من پیاوە لە پێناوی بەختەوەری ژیانی دنیادا دەینووسی و خەڵکی بۆ ژیانی ئاسوودا ڕێنمایی دەکرد. ئای ئەگەر ئەم پیاوە ئاینی پیرۆزی ئیسلامی بناسیایە و مسڵمان بوایە، ئەوە ئەو کاتە بەختەوەری هەردوو دنیای بەدەست دەهێنا. بەڵام بەداخەوە پاشان ڕوون بووە و دەرکەوت کە کارینجی خۆی کوشتووە. ئەوسا بۆم دەرکەوت کە پەرتووکە ناوازە و بەنرخەکەی هیچ سوودێکی پێنەگەیاند. بەناو مێژووی مسڵماناندا گەڕام و ورد بوومەوە. بینیم لەناو ڕێژینی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم و هاوڵانیدا نمونەی زۆر جوان و بەنرخەیە لە هونەری مامەڵەکردندا کە دەتوانرێت لێیان بەهرەمەند بین. هەر لەم ڕوانگەیەوە دەستم کرد بە نووسینی ئەم پەرتووکە لە بواری هونەری هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکیدا. ئەم پەرتووکەی بەردەستت نووسرا و لەدایک بووی مانجێک یان ساڵێک یان بەڵکو ئەنجامی لێکۆڵینەوە و خوێندنەوەی 20 ساڵمە. سوپاسی پەروەردگارم دەکەم کە تا ئێستا یارمەتی داوم بە نووسینی نزیکەی 20 پەرتووک کە هەندێکیان تیراژی 2 ملیۆنیان تێپەڕاندووە. لەگەڵ ئەوەشدا خۆشەویستترین پەرتووک لە دڵمدا ئەم پەرتووکەی بەردەستی بەڕێستە. هەستیش دەکەم بە سوودترینی پەرتووکەکانمە. ئەم پەرتووکە کە وشەکانیم بە مەرەکەبێکی تێکەڵ لە خوێنم نووسیوە. هەست و نەستم لەگەڵ دێڕەکانیدا ئاوێزان بوون. زۆرێک لە یادگاریەکانمی تیادا تۆمارە، کۆمەڵە وشەیەکی تیادایە کە لە دڵەوە دەرچووە، بەو هیوایی بگات بە دڵەکان. زۆر تامەزرۆم لە دەرگای دڵی تۆی خۆشەویست بدات و لە ماڵی دڵتدا جێگیر بێت و بحەوێتەوە، دەی تۆش بەزەیت پیادا بێتەوە. ئای چەند دڵخۆش و ئاسوودە دەبم کاتێک خوشکێک یان برایەکی خوێنەر ئەوەی لەم پەرتووکەدا لە ژیانیدا جێبەجێ بکات، بەهۆی ئەم پەرتووکەوە پەرە بە ژیانی بدات و زیاتر خۆشی لە ساتەکانی تەمەنی ببینێت. پاشان هەست و سۆزی خۆی بەو پەڕی ڕاشکاوی و ڕازگۆییەوە لە ڕێگەی نامەوە یان لە ڕێگەی SMS-ەوە بۆ نووسەری ئەم چەندێڕا بنێرێت، بۆ ئەوەی سوپاسی بکەم و بەنادیاریش نزای بۆ بکەم و لە پەروەردگار بۆی بپاڕێمەوە
هیوادارم ئەم پەرتووکە سوودمەند بێت و سوودی لێ ببیندرێت و تەنهاش لە بەرخاتری پەروەردگاری خۆشەویست بێت. ئامین. دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەرەیفی، عەرەیفی 5@yahoo.com، پۆستە 151 597 ریاض 11775، مۆبایل 00966 505 84 51 40. سەرەتا مەبەست ئەوە نییە پەرتووکێک بخوێنیتەوە، بەڵکو گرنگ ئەوەیە سوودی لێ ببینیت. خوێنەری بەڕێز، ئەم تەڕاکە بە کۆتا هات. چی فێردەبین؟ لاپەڕاددا زۆربەی خەڵکی هاوبەشن لە هۆکارەکانی خۆشی و ناخۆشی. هەمیان کاتێک پارە و سەروەت و سامانیان زۆر دەبێت دڵخۆش دەبن، کاتێک لە کارەکانیاندا سەرکەوتوو دەبن، هەروەها کاتێک نەخۆشیەکانیان چاک دەبێتەوە دڵخۆش دەبن، کاتێک ژیان بەدەمیانەوە پێدەکەنێت و ئامانجەکانیان بەدی دێت خۆشحاڵ دەبن. لە هەمان کاتدا هەمویان کاتێک هەژار دەبن دڵتەنجی ڕویان تێدەکات و غەمبار دەبن، کاتێک نەخۆش دەکەون و کاتێک کە سوکاتیان پێدەکرێت غەمبار دەبن. مادەم وایە دەیوەرە با بگەڕین بە دوای ئەو ڕێگە و هۆکارانەدا کە دڵخۆشمان دەکەن و سەرکەوین و زاڵ بین بەسەر ئەو ڕێگە و هۆکارانەدا کە دڵتەنگمان دەکەن. بەڵێ ڕێڕەوی ژیان هەروایە، مرۆڤ لە نێوان خۆشی و ناخۆشیدا، لە نێوان تاڵی و شیرینیدا دەیگوزەرێنێت. منیش لەم شتانەدا لەگەڵ تام، بەڵام زۆر جار بەڵاو ناڕەحەتی و غەم و خەفەتەکان لە قابارەی خۆیان گەورەتر دەکەین و چەندان ڕۆژ بە غەم و پەژارەوە ژیان بەسەر دەبین. لە کاتێکدا وا پێویست بوو کاتژمێرێک یان چەند ساتێکی کەممان لەگەڵ ئەو غەم و پەژارانەدا بەسەر بردبایە. دەی بۆچی ئەو کاتە پیرۆزانە لەگەڵ غەم و پەژارەدا بەسەر بەرین؟ برا و خوشکی ئازیز، بزانە کە غەم و پەژارە بەبێ پرس و ڕاو بەبێ لە دەرگەدان خۆی دەکات بەناو دڵ و دەرووندا، بەڵام چەندین ڕێگە و شێوازیشن بۆ داخستنی دەرگاکان بڕووی غەم و پەژارەکان. وەرە بچین بۆ بابەتێکی تر. چەندان کەسی خۆشەویست دەبینیت لە ناو کۆمەڵگەدا، ئەو کەسانەی کە خەڵکی بەبینینیان دڵخۆش دەبن، ئەو کەسانەی کە خەڵکی حەز دەکەن لەگەڵیان دانیشن و هەڵس و کەوتیان لەگەڵ بکەن. ئایا ڕۆژێک بیرت کردوتەوە کە یەکێک بیت لەو کەسانە بۆچی ڕازی دەبیت کە خەڵکی کاریگەریان لەسرت هەبێت و پێیان سەرسام بیت؟ ئەی تۆ بۆ کاریگەری لەسەر دەوروبەرت دروست ناکەیت و وا لە خۆت ناکەیت خەڵکی پێت سەرسام بن؟ لێرەدا با فێر بین، چۆن هەوڵ بدەین بەو شێوەیە بین و کاریگەری لەسەر کەسانی تر دروست بکەین. بۆچی ئامۆزایەکت لە کۆڕ و دانیشتنێکدا کاتێک کە قسە دەکات خەڵکی هەموو بێدەنگ دەبن و گوێی لێ دەگرن، بەڵام کاتێک تۆ قسە دەکەیت خەڵکی پشت هەڵدەکەن و بێزار دەبن و بە قسەی ئەملا و ئەولا ناڕەحەتت دەکەن؟ بۆچی؟ لەوانێت تۆ زیاتر شارەزا و خاوەن زانیاریش بیت، بڕوانامەکەشت بەرزتر بێت، خاوەن پلە و پایەکی بەرزیش بیت. ئەی بۆچی ئەو توانیەتی سەرنجی خەڵکی بۆ خۆی ڕابکێشێت؟ ئەی بۆ تۆ ناتوانی؟ بۆچی باوکی وا هەیە منداڵەکانی زۆریان خۆش دەوێت و حەز دەکەن هەمیشە لە خزمەتی دابن، بەڵام باوکی واشەیە منداڵەکانی بە چەندان بیان و خۆیان لە باوکیان دەشارنەوە و حەز ناکەن لەگەڵیدا کاتەکانیان بەسەر بەرن؟ بۆچی هەردووچیان هەر باوک نین؟ ئەی بۆچی؟ ئەی بۆچی؟ لێرەدا هەوڵ دەدەین کە فێر بین بەختەوەر بژین و چێژ لە خۆشیەکانی ژیان ببینین، فێری ڕێگە و هۆکارەکانی ڕاکێشانی سەرنجی خەڵکی بۆ لای خۆمان بین، فێر بین کاریگەریان لەسەر دروست بکەین، فێر بین لەسەر کەم و کوڕیەکانی خەڵکی ئارامگر بین و بتوانین لەگەڵ ئەو کەسانەدا بژین کە بە هەڵس و کەوتیان دەوروبەریان ئازارەدەن و هەروەها دەی سڵاوت لێبێت و بەخێر هاتنت لێ دەکەم بۆ ئەم بوارە. وتەیەک سەرکەوتن بریتیە لە ئەنجامدانی چەند شارەزاییەک کە بەهۆیانەوە خۆشەویستی خەڵکی بەدەست بهێنیت، نەک دۆزینەوەی ئەو شتانەی کە خەڵکی خۆشیان دەوێ. خوێنەری بەڕێز، ئەم تەڕاکە بە کۆتا هات. بۆچی بە دوای شارەزاییەکاندا دەگەڕین؟ لاپەڕا 12 سەردانی یەکێک لە ناوچە هەژار نشینەکانم کرد بۆ ئەوەی وتە و ئامۆژگاریەک پێشکەش بکەم. لە دوای وتەکانم یەکێک لە مامۆستاکان هات بۆ لام و پێیوتم پێمان خۆشە و حەز دەکەین
یارمەتی و هاوکاری هەندێک لە قوتابیەکان بکەیت. منیش بەسەر سوورمانەوتم ئایا قوتابخانە و خوێندنگاکانی دەوڵەت بەخۆڕایی نین؟ وتی بەڵێ وایە، بەڵام یارمەتیان بدە بۆ ئەوەی خوێندنی زانکۆ تەواو بکەن. وتم هەروەها زانکۆش ئایا زانکۆکانیش حکومی نین؟ بەڵێ حکومەت پارەشیان دەداتێ. وتی چیرۆک و بەسەرهاتەکەت بۆ دەژێڕمەوە. وتم دەی. وتی هەندێک لە قوتابیەکانمان بە نمرەیەک دواناوەندی تەواو دەکەن، کەمتر نەبێت لە 99 ئەوەندە خاوەن زانیاری و زانا و بەتوانان بەشی نەتەوەیەک دەکەن. کاتێک دواناوەندی تەواو دەکەن و دەیانێت بڕۆن بۆ شارێکی تر بۆ ئەوی درێژە بە خوێندن بدەن لە بوارەکانی ئەندازیاری یان شەریعە یان کۆمپیوتەر. باوکی هەندێکیان ڕێگریان لێ دەکەن و بە منداڵەکانیان دەڵێن ئەوەندەی فێر بوویت بەس سەودانی شەو لەگەڵماندا خەریکی بەخێوکردن و لەوەڕاندنی مەڕووماڵات بە. منیش ئاگام لە خۆم نەما و بەدەنجی بەرز هاوارم کرد و وتم بەخێوکردنی مەڕووماڵات؟ وتی بەڵێ بەخێوکردن و بوون بە شوانی مەڕووماڵات. بەڵێ ئەو هەژارە لە لای باوکی دەمێنێتەوە و دەبێت بە شوانی مەڕ و بزن، هەموو توانە و بەهرەکانی دەچنە ژێرگڵ. چەند ساڵێک بەسەر تەمەنیدا تێدەپەڕێت و شوانی بزن و مەڕ دەبێت. لەوانەشە ژیانی هاوسەرداریش پێک بهێنێت و منداڵیشیان ببێت و بە هەمان شێوەی باوکی هەڵسوکەوت لەگەڵ منداڵەکانیدا بکات و مەڕ و بزنیان پێ بلەوەڕێنێت و بیان کات بە شوان. وتم ئەی چارەسەر چییە؟ وتی چارەسەر ئەوەیە کە باوکیان ڕازی بکەین بەوەی کا کەسێک بەکرێ بگرن بە چەند سەد ڕیاڵێک مەڕ و ماڵاتەکانیان بۆ بەخێو بکات. ئەو پارەیەش ئێمە بیدەین بۆی منداڵە لێهاتوەکانیان توانا و بەهرەکانیان بەرهەم بهێنن. هەروەها هەوڵ بدەین ئەرک و خزمەت و بژێوی قوتابیەکانیش بگرینە ئەستۆ هەتا خوێندنەکەیان تەواو دەکەن. پاشان مامۆستاکە کەمێک سەری داخست و وتی بەڕاستی گوناه و تاوانە بەهرە و شارەزایی و تواناکان لە ناخ و دەرونی خاوەنەکانیان بخنکێنرێت و لە ناو ببرێت و بەو هۆیشەوە تووشی غەم و پەژارە بن. بیرم لە وتەکانی مامۆستاکە کردەوە و بۆم دەرکەوت ناتوانین بگەین بەلووتکە تەنها بە بەکارهێنانی توانا و بەهرەکان نەبێت. بەدڵنیاییەوە هەموو ئەوانەی کە سەرکەوتوو بوون بەهۆی ئەنجامدان و بەکارهێنانی توانا و بەهرەکانیانەوە بووە، جا لە بوارێکی وەک زانست و زانیاریدا بێت یان لە بواری بانگەوازکردندا بێت یان لە بواری بازرگانی یان لە بواری وتاربێژیدا یان لە بواری پزیشکیدا یان لە بواری ئەندازیاریدا یان لە بەدەستهێنانی دڵی خەڵکیدا بوو بێت و توانی بێتیان خۆیان لە لای خەڵکی خۆشەویست بکەن، یاخود ئەو کەسانەی سەرکەوتوو بوون لە هەڵسوکەوتیاندا لەگەڵ دۆست و هاوڕێ و دەر و دراوسێکانیاندا، هەمووی بەهۆی بەکارهێنانی توانا و شارەزایی و باهرەکانیانەوە بووە. مەبەستم لە سەرکەوتوانیش ئەو کەسانە نییە کە بەهۆی کەسانی ترەوە و بەسەر شانی خەڵکیدا هەوڵ دەدەن سەرکەون و ئامانجەکانیان بەدەست دەهێنن. هەموو ئەو کەسانەی کە لە بوارەکانی ژیانیاندا سەرکەوتوو بوون بەهۆی بەگەرخستنی توانا و شارەزایی و بەهرەکانیانەوە بووە، جا خۆیان هەستیان پێکرد بێت یان نا. هەندێک کەس هەر لە خودی خۆیاندا کەسانێکی سەرکەوتون، کەسانی تریشن کە هەوڵیان داوە فێری بەگەرخستنی توانا و بەهرەکانیان بن و لە پاش جێبەجێکردنی ئەو بنەمانە سەرکەوتنیان بەدەستێناوە. ئێمە لێرەدا دەربارەی ئەو کەسە سەرکەوتوانە دەدوێین و شارەزای ژیانیان دەبین و هەوڵ دەدەین شارەزای ئەو ڕێگە و هۆکارانەیان بین کە بەکاریان هێناوە بۆ ئەوەی بزانین چۆن سەرکەوتنیان بەدەستێناوە. ئایا گونجاوە هەمان ڕێگە و شێوازی ئەو کەسانە بگرینە بەر بۆ ئەوەی بە هەمان شێوەی ئەوان سەرکەوتن بەدەست بهێنین؟ ماوەیەک لەمە و پێش گوێم لە چاوپێکەوتنی یەکێک لە دەوڵەمەندە بەناوبانگەکانی جیهان بوو، ئەویش شێخ سلێمان ڕاجحی بوو. بینیم ئەم پیاوە لە هەڵسوکەوتیدا هەروەها لە بیر و لۆچوونەکانیدا وەکو چیایەکی بەرزوا بوو. پیاوێک کە خاوەنی چەندان ملیارە، خاوەن چەندان باڵەخانە و خانووە، سەدان مزگەوتی دروست کردووە، هەزارەها بێباوک و بێنەوای سەرپەرشتی کردووە و بەخێوی کردوون. پیاوێک لە لووتکەی سەرکەوتندا دەربارەی ژیانی خۆی دەدوا و باسی 50 ساڵ لەمەوبەری خۆی دەکرد کە وەکو هەر کەسێکی ئاسایی وابووە. زۆر کات تەنها نانی ئەو ڕۆژەی هەبووە و زاری وا هەبووە ئەوەشی دەست نەکەوتووە.
باسیەوەی کرد کە زۆر جار ماڵ و جێگە و ڕێگەی خەڵکی پاک کردوتەوە بۆ ئەوەی خواردنی ڕۆژانەی بەدەست بهێنێت. جاری واشە بووە شەوی گەیاندووە بە ڕۆژ و لە دوکانێک یان لە بانکێکدا کاری کردووە. باسی ئەوەی کرد کە سەرەتا چۆن لە دامێنی چیاکاندا ژیانی بەسەر بردووە و پاشان بەردەوام بووە لە سەرکەوتن هەتا گەیشتووە تا سەر لووتکەی چیە. لە توانە و بەهرەکانی ئەو پیاوە ورد بوومەوە و بۆم دەرکەوت. زۆر کەس هەن کە دەگونجێت بە هەمان شێوەی ئەو پیاوە بن لە ژیانیاندا و بە پشت بەستن بە پەروەردگار سەرکەوتن بەدەست بهێنن، بەڵام دەبێت فێری بەگەڕخستنی توانا و بەهرەکانیان بن و لەگەڵ ئەمانەشدا ئارامگر و خۆڕاگر بن. شتێکی تر هەیە، ئەویش ئەوەیە کە هەندێکمان توانای داهێنانمان هەیە بەڵام لە توانا و بەهرەکانمان بێ ئاگاین، یان کەسێک نییە کە یارمەتی دەرمان بێت و هاوکاریمان بکات، وەکوەوەی کەسێک توانای دەربڕینی بەهێزە یان خاوەن لۆچوونێکی بازرگانیە یاخۆت زانیاری و زیرەکیەکی تێدا بەدی دەکرێت. ئەم بەهرە و توانایش یان بەهۆی خودی کەسەکەەوە دەردەکەوێت یان لە ڕێگەی مامۆستایەکەوە یان لە ڕێگەی بەرپرسێکی ئیداریەوە یان لە ڕێگەی برایەکی ئامۆژگاری کار و دڵسۆزەوە دەردەکەوێت. هەرچەندە لەم ڕۆژگارەدا ئەو جۆرە کەسانە زۆر کەمن. جاری واشەیە ئەم توانا و بەهرانە لە ناو ناخی ئەو کەسانەدا بەند دەکرێن و پێشەوەی لەدایک بن دەمرن و لە ناو دەچن. ئەو کاتەش سەرکردەیەک یان وتاربێژێکی بەتوانە یان زانایەک لەدەست دەدەین. بە هەمان شێوە لەوانەیە هاوسەرێک یان باوکێکی ئامۆژگاری کار لەدەست بدەین. لێرەدا باسی هەندێک لە بەهرە و توانای ناوازە دەکەین و بیرت دەخەینەوە، بەڵکو لە تۆی بەڕێزدا هەبن. ئەگەر لە تۆی ئازیزیشدا بوونیان نەبێت هەوڵ دەدەین پرۆڤەت پێ بکەین و لەسەریان ڕاد بهێنین. دەی خێرا بیرۆکەیەک ئەگەر بە سەرچیادا سەرکەوتیت بۆ لووتکە بڕوانە و ئاور بەلای ئەو وردە بەردانەدا مەدەرەوە کە لە دەور و بەرتدا بەردەبنەوە، بە باوەڕ و متمانەوە سەرکەوە و باز هەڵمەدە با قاچت نەخزێت و بەرنەبیتەوە. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. پەرە بە تواناکانت بدە. لاپەڕا 16 لەگەڵ هەندێک کەسی وادا دادەنیشیت و دەکەویتە گفتوگۆ کە تەمەنی 20 ساڵێک دەبێت و دەبینیت خاوەن شێوازێکی دیاری کراوە لە هەڵسوکەوت و بیر و لۆچوونەکانیدا. پاشان لە تەمەنی 30 ساڵیدا لەگەڵی دادەنیشیت و سەیر دەکەیت خاوەن هەمان توانا و بیر و لۆچوون و زانست و زانیاریە و هیچ بەرەو پێشچوونێکی لە ژیانیدا ئەنجام نەداوە، بەڵام بە پێچەوانەوە کەسانێکی تر دەبینیت سوودیان لە ژیانی خۆیان بینیوە و هەموو ڕۆژێکیان لە ڕۆژەکانی پێشتریان جوداوازترە و گۆڕانکاریان لە ژیانیاندا ئەنجام داوە و بەرەو پێشچوونیان پێوە دیارە، بەڵکو کاتژمێرێک لە ژیانیان تێناپەڕێت ئەگەر لە ڕووی دین و دنیاوە بەرەو پێشچوونێک ئەنجام نەدەن. ئەگەر دەتەوێت ئەو جۆرە کەسانە بناسیت وەرە با لە ژیانیان ورد بینەوە. کەناڵە ئاسمانیەکان وەک نمونە وەردەگرین. کەسانێکن کاتەکانی خۆیان لەگەڵ کەناڵە ئاسمانیە بەسوودەکاندا بەسەر دەبەن و زانیاری و زیرەکیان بەرەو پێشەوە دەبن. سوود لە شارەزایی و گفتوگۆی کەسانی بلیمە دووەردەگرن. فێری ڕاگۆڕینەوە و بە ئارامی دەربڕینی لۆچوونەکانیان دەبن. فێری شێوازی دەربڕینی جوان و ڕازیکردنی کەسی بەرامبەر دەبن. بە شێوازی زۆر نەرمونیان و جوان هەڵسوکەوت دەکەن. بە پێچەوانەشەوە کەسانێکان کە نایەڵن زنجیرە درامەکانیان لە دەست دەچێت. ئەو درامانەی کە باز لە چیرۆکی خۆشەویستیەکی دۆڕا و شکست خواردوو دەکەن، یان باز لە شانۆیەکی سۆزداری دەکەن، یان کاتەکانیان بە دیار فلیمێکی خەیاڵاوی ترسناکەوە بەسەر دەبن کە هیچ بنەما و بنەڕەتێکی ڕاستی نییە. توخوا لە دوای 5 ساڵ سەیری کەسانی بەشی یەکەم و کەسانی بەشی دووەم بکە کامیان توانەکانیان پەرە پێداوە و بەرەو پێشەوە هەنگاویان ناوە، کامیان زانیاریەکانیان فراوانتر بووە، کامیان هەڵسوکەوتیان لەگەڵ ڕووداوەکاندا گونجاوترە. بێگومان کەسانی بەشی یەکەم سەرکەوتوترن، بەڵکو لە هەڵسوکەوتیشاندا هەز بەم جوداوازیانە دەکرێت. کەسانی بەشی یەکەم لە وتە و گفتارەکانیاندا پشت بە بنەما شەرعیەکان و ئامار و ڕاستیەکان دەبەستن. کەسانی بەشی دووەمیش لە کاتی ئاخاوتنیاندا پشت بە ڕاستی قسەکانیان
بە وتەی بەناو هونەرمەندان و گۆرانی بێژان دەبەستن. ئەوە تا یەکێک لەو کەسانە جارێک لە جاران لەناو قسەکانیدا دەڵێت پەروەردگار فەرموویەتی ئەی بەندەکەم هەوڵ و کۆشش بکە، منیش لەگەڵتدا هەوڵ و کۆشش دەکەم. ئەو کەسە ئاگادار دەکەنەوە پێی دەڵێن ئەمە ئاەت و فەرمایشتی پەروەردگار نییە. کەسەکە ڕەنجی تێک دەچێت و پاشان بیری کەوتەوە ئەو قسەی لە یەکێک لە درامەکاندا بیستووە و لە بیر و هۆشیدا ڕەنجی داوەتەوە و لە خەیاڵیدا ماوەتەوە. بەڵێ قاپ و مەنجاڵ ئەوەی لێ دەردەهێندێت کە تیایدایەتی یاخۆت چی بچێنیت هەر ئەوەش دروێنە دەکەیت. بە ئەم جاریان گۆڤار و ڕۆژنامەکان بە نمونە وەربگرین. چەندن ئەوانەی گرنگجی بە هەواڵ و زانیاری بەسوود دەدەن، هەوڵ دەدەن پەرە بە تواناکانیان بدەن و بە زانست و زانیاری بەسوود خۆیان پڕچەک بکەن. ئەی چەندن ئەوانەی تەنها سەیری لاپەڕەکانی بەشی وەرزش و هەواڵە هونەریەکان دەکەن. هەتا وای لێ هاتووە ڕۆژنامەکان پێشبڕچەی ئەوە دەکەن کە لاپەڕەی هونەری و وەرزشیەکانیان زیاتر بکەن و لاپەڕەکانی تر کەم بکەنەوە. ئەگەر دەتەوێت دوانەکەویت و لە کۆڕ و دانیشتەکاندا خەڵکی سەیری تۆ بکەن و گوێت لێ بگرن و پێشڕەو بیت نەک پاشکۆ، ئەوە پەرە بە توانا و بەهرە و زانیاریەکانت بدە و بە پرۆڤە و ڕاهێنان خۆت بەرەو پێشەوە بەرە. عەبدوڵڵا پیاوێکی دڵگەرم بوو، بەڵام زۆر وریا و لێزان بوو. ڕۆژێک بۆ ئەنجامدانی نوێژ لە ماڵ دەردەچێت و بەرەو مزگە و دەکەوێتە ڕێ. هەنگاوەکانی خێراتر دەکات بۆ ئەوەی فریای قامەتی نوێژ بکەوێت و جەماعەتەکەی لەدەست نەچێت. لە ڕێگا بەلای پیاوێکدا دەڕوات کە لەسەر دارخورمایەک دەبێت و خەریکی چاکردن و خزمەتکردنی باخەکەی دەبێت. عەبدوڵڵا سەری سوڕ دەمێنێ و لەلای سەیر دەبێت کە چۆن ئەم پیاوە گرنگی بە نوێژەکەی نادات و ناچێت بۆ مزگەوت، هەروەکەوەی گوێی لە بانجیش نەبوو بێت. هەر بۆیە بە تووڕەییەوە هاوار دەکات و دەڵێت دابەزە و بچۆ بۆ نوێژ. کابرای سەردار خوڕماکەش زۆر بە ئارامیەوە دەڵێت باشە باش. عەبدوڵڵاش دەڵێت پەلە بکە ئەی گوێ درێژ. کابرا هاوار دەکات و دەڵێت من گوێ درێژم. لقێک دارخورما دەبڕێت و دادەبەزێت بۆ ئەوی سەری عەبدوڵڵای پان بکاتەوە. عەبدوڵڵا کە ئەمە دەبینێت سەری خۆی دادەپۆشێت و بەرەو مزگەوت بۆی دەردەچێت. پیاوەکە بە تووڕەییەوە لە دارخورماکە دابەزی و بەرەو ماڵ کەوتە ڕێو. نوێژی کرد و کەمێک پشوویدا، پاشان بۆ لای باخەکەی ڕۆیشتەوە بۆ ئەوەی کارەکەی تەواو بکات. کاتێک نوێژی عەسر هات و عەبدوڵڵا بەرەو مزگەوت کەوتە ڕێ، بەلای دارخورماکەدا ڕۆیشتەوە. بینی وا پیاوەکە بەسەر دارەکەوەیە. ئەم جاریان شێوازی هەڵسوکەوتی خۆی گۆڕی و وتی ئەسەلام عەلەیکوم، حاڵت چۆنە؟ کابراش لە وەرامدا وتی وعەلەیکوم السەلام، سوپاس بۆ خودا باشم. عەبدوڵڵا وتی خۆش موژدە بیت، بەرهەمی ئەمساڵ چۆنە؟ پیاوەکە دووبارە وتی سوپاس بۆ خودا باشە. عەبدوڵڵا وتی پەروەردگار سەرکەوتوت بکات و ڕزق و ڕۆزیت پێ ببەخشێت و خۆشی بخاتە نێو ماڵ و حاڵت. پیاوەکە بەم دوعا و نزا و پارانەوانە زۆر دڵخۆش بوو. ئالەم کاتەدا عەبدوڵڵا وتی دەبینم بەهۆی سەرقاڵی ئیش و کارەکانتەوە ئاگات لە بانجی عەسر نییە، بانجی فەرمە و نزیکە قامەت بکرێت. فریای نوێژەکەت دەکەوتیت و پشوویەکیشیت بەخۆت دەدا. لە دوای نوێژەکەش کارەکەت تەواو بکە، پەروەردگار لەش ساغت بکات. پیاوەکە دابەزی و بەرەو لای عەبدوڵڵا کەوتە ڕێ و زۆر بە گەرمی چاک و چۆنی لەگەڵ کرد و وتی سوپاست دەکەم بۆ ئەو ڕەوشت و هەڵسوکەوتە جوانەت، بەڵام ئای خۆزگا و کەسەم دەبینی کە نیوەڕۆ بەلامدا تێپەڕی، ئەو سافێرم دەکرد چێ گوێ درێژە. ئەنجام شارەزاییەکانی مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا بناغەی دیاریکردنی شێوازی مامەڵەکردنی خەڵکیە لەگەڵتدا. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. غەم لە ڕابردوو مەخۆ مەگری بۆ شیر و دۆی ڕژاو. لاپەڕا 19. هەندێک کەس وا گومان دەبن ئەو سروشت و هەڵسوکەوتەی کە لەسەری گەورە بوون و لە لای خەڵکیش پێی ناسراون شایانی گۆڕان نییە و تازە هەر بەو شێوێش دەبن کە هەن، هەر بۆیە ملکەت دەبن و ڕازی دەبن، هەروەک چۆن ملکەتی ئەوە بوون کە کورتن یان درێژن، ڕەنجی پێستیان سپیە یان ڕەش، چونکە لایەن وایە سروشت و هەڵسوکەوتی مرۆڤەکانیش وەک کورت و درێژی جەستەی مرۆڤ و ڕەنجی پێستی شایانی گۆڕانکاری نییە. لەگەڵەوەشدا لە لای مرۆڤی زیرەک و وریا گۆڕینی سروشت و هەڵسوکەوت ئاسانترە،
لا گۆڕینی جلوبەرگ و دانانی. سروشت و هەڵسوکەوتمان شیر و دۆی ڕژاو نییە، نەتوانین کۆی بکەینەوە، بەڵکو لە دەستی خۆماندایە و زۆر ئاسانە و دەتوانین هەڵسوکەوت و سروشتی کەسانی تریش بگۆڕین. بە هەمان شێوە دەتوانین ژیری و عەقڵیشمان بگۆڕین. ئیبن حەزم لە کتێبی تەوق الحەمامەدا دەجێڕێتەوە دەڵێت لە ئەندەلوس بازرگانێکی بەناوبانگ هەبوو. لە نێوان ئەم بازرگانە و 4 بازرگانی تردا پێشبڕچەی بازرگانی هەبوو. کێشەکەوتە نێوانیان و 4 بازرگانەکە ڕقیان لێ هەڵگرت و پەیمانیاندا بێزار و ناڕەحەتی بکەن. بەیانیەک بازرگانە ناودارەکە لە ماڵەوە بەرەو شوێنی کارەکەی کەوتەڕێ. کراس و جامانەیەکی سپی جوانی پۆشی بوو. بازرگانی یەکەمی پێگەیشت و پاش چاک و چۆنی سەیری جامانەی بازرگانە بەناوبانگەکەی کرد و وتی بەڕاستی ئەو جامانە زەردەت زۆر لێ جوانە. بازرگانەکە وەرامی داوە وتی چاوت نابینێت سپیە نەک زەرد. ئەویش وتی نا زەردە بەڵام جوانە. بازرگانەکە ڕۆیشت پاشکەمێک بە یەکێکی تریان گەیشت لە دوای چاک و چۆنی و هەواڵپرسین. ئەم پیاوە بە بازرگانەکەی وت ئەمڕۆ چەند قیت و قۆزیت؟ جلوبەرگەکانیشت زۆر جوانن، بەتایبەت ئەم جامانە سوورەت. بازرگانەکە وتی کابرا ئەم جامانەیە سپیە نەک سوور. بڕۆ وازم لێ بهێنە جامانەکەم سپیە. بازرگانی هەژار کەوتە ڕێ و لەگەڵ خۆیدا قسەی دەکرد و سەیری ئەملاو ئەولای جامانەکەی دەکرد بۆ ئەوەی دڵنیا بێت کە سپیە. بازرگانەکە گەیشتە شوێنی کارەکەی و ویستی دوکانەکەی بکاتەوە. ئالەم کاتەدا کەسی سێمیان هات و وتی فڵانە کەس ئەم بەیانێ زۆر جوانیت، بە تایبەت کراسەکەت هەر زۆر جوانە، ئەوەی زیاتر جوانی کردویت ئەو جامانە سەوزەی سەرتە. بازرگانەکە سەیری جامانەکەی کرد بۆ ئەوەی دڵنیا بێت سپیە. پاشان وتی کاچی برا جامانەکەم سپیە سپی. پیاوەکە وتی سەوزە بەڵام بە شێوەیەکی گشتی جوانە، غەمبار مەبە. پیاوەکە ڕۆیشت و بازرگانەکەش هاواری کرد و وتی جامانەکەم سپیە. کەمێک لە دوکانەکەیدا دانیشت و هەر سەیری ئەملاو ئەولای جامانەکەی دەکرد. لە پڕکەسی چوارەم خۆی کرد بە ژووردا وتی چۆنی فڵان کەس ماشەئەڵڵا ئەم جامانەشینت لەکوێ کڕیوە؟ بازرگانەکە هاواری کرد جامانەکەم سەوزە. کابراژ وتی ناشینە. بازرگانەکە وتی ناسوورە، نانا سپیە، کوڕەشینە، نانا سەوزە. پاشان دەستی کرد بە پێکەنین. پاشان کەوتە هاوار و هاوار. پاشان دەستی کرد بە گریان و هەڵبەز و دابەز. ئیبن حەزم دەفەرمێت لە دوای ئەو ڕووداوە بازرگانەکەم بینی شێت ببوو. بە شەقامەکانی ئەندەلوسدا دەگەڕا و منداڵ بەردیان تێدەگرت. کەواتە ئەو 4 کەسە بەتوانە و لێهاتوویەکی سادە و ساکارەوە توانیان سروشتی ئەو بازرگانە ناودارە بگۆڕن و بێزاری بکەن. تەنانەت توانیان ژیریشی پێ لەدەست بدەن و شێتی بکەن. ئەی تۆ بۆ ناتوانی گۆڕانکاری ئەنجام بدەیت لە کاتێکدا توانا و لێهاتوویەکی واد لەبەردەستدایە کە بە نیگای پەروەردگار پشتیوانی لێکراوە و ڕۆشن کراوەتەوە. ئەو هەڵسوکەوت و هونەرانەی کە بەهۆی جێبەجێکردنیانەوە مرۆڤ دەتوانێت ڕەزامەندی پەروەردگاری بەدەست بهێنێت. دەی هەواڵ بدە هەر هونەر و لێزانینێک کە دەبێتە هۆی بەختەوەریت کامەرانت دەکات ئەنجامی بدە و خۆتی پێ دەوڵەمەند بکە. ئەگەر پێم دەڵێیت ناتوانم پێت دەڵێم هەوڵ بدە، ئەگەر دەڵێیت نازانم منیش دەڵێم فێر ببە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إنما العلم بالتعلم وإنما الحلم بالتحلم. واتە زانست بە خۆ فێرکردنە و لەسەر خۆیش بە خۆڕاهێنانە. تێڕوانین پاڵەوان ئەو کەسەیە سەرەڕای توانای پەرەپێدانی شارەزاییەکانی خۆی، توانای پەرەپێدانی شارەزاییەکانی خەڵکیش یان گۆڕینیانی هەیە. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. کەسێکی ناوازە بە لاپەڕا 22. بۆچی دوو کەس لە کۆڕ و دانیشتنێکدا گفتوگۆکانیان بە لێک تێنەگەیشتن و ناکۆچی کۆتایی دێت، کەچی دوو کەسی تر گفتوگۆکانیان بە لێک حاڵی بوون و ڕەزامەندی و خۆشی کۆتایی پێدێت. بە دڵنیاییەوە بەهۆی شارەزاییانەوەیە لە هونەری گفتوگۆدا. بۆچی دوو وتاربێژ هەمان بابەت باز دەکەن
کەچی گوێگران و ئامادەبوانی یەکێکیان باوێشک دەدەن و خەودیان باتەوە یان یاری بە جێگە و بەرماڵەکەی ژێریان دەکەن و دەستکاری دەکەن یان زوو شێوازی دانیشتنەکەیان دەگۆڕن بە پێچەوانەشەوە گوێگران و ئامادەبوانی وتاربێژی دووەم زۆر بە تامەزرۆییەوە گوێ دەگرن و زۆر جار چاویشیان ناتروکێنن و بێ ئاگایی ڕویان تێناکات بە دڵنیاییەوە هۆیەکەی بریتێ لە شارەزایی لە هونەری دەربڕیندا بۆچی فڵانە کەس لە کۆڕ و کۆبوونەوەیەکدا کاتێک کە قسە دەکات بێدەنجی باڵ بەسەر ئامادەبواندا دەگرێت و هەمووان چاوی تێدەبڕن کەچی کاتێک هەندێک کەس قسە دەکەن ئامادەبوان خەریکی قسە و گفتوگۆی لابەلان یان خەریکی خوێندنەوە و سەیرکردنی نامەی مۆبایلەکانیانن هۆی ئەمەیان بریتیە لە لێهاتووی و توانای قسەکردن بۆچی کاتێک مامۆستایەک کە باڕاڕەوی قوتابخانەدا تێدەپەڕێت قوتابیەکان چواردەوری دەدەن یەکێک تەوقەی لەگەڵ دەکات ئەوی تر کێشەی خۆی لاباز دەکات یەکێکی تریان پرس و ڕای پێ دەکات خۆگەر ڕێگە بە قوتابیەکان بدات بێنە ژوورەکەی ئەوە ژوورەکەی پڕ دەبێت لە قوتابی چونکە هەمویان خۆشیان دەوێت و حەز بە نزیکی دەکەن لە هەمان کاتدا مامۆستای وایە بە تەنها هەنگاو دەنێت و یەک قوتابی نزیشی ناکەوێت کەسێک سڵاو و چاک و چۆنی لەگەڵ ناکات هۆگر لە بەیانیەوە تا ئێوارە دەرگای ژوورەکەی ئاواڵا بکات کەسێک سەردانی ناکات چونکە حەز بە لەلا دانیشتنیشی ناکەن بۆچی؟ چونکە هەموو ئەمانە پەیوەندیان بە هونەری مامەڵەکردنەوە هەیە لەگەڵ خەڵکیدا بۆچی کاتێک کەسێک ڕوو لە کۆڕ و دانیشتنیەکی گشتی دەکات ئامادەبووان خۆشحاڵ دەبن و بە بینینی شادومان و بەختەوەر دەبن هەموو حەز دەکەن لە لای ئەو دابنیشێت بەڵام کەسێکی تر دێتە ژوورەوە و زۆر بە سارد و سڕی چاک و چۆنی و بەخێراتنی دەکەن سەیری ئەملاو ئەو لای دەکات بۆ شوێنێکی دەست بکەوێت و لێی دانیشێت کەچی کەسێک جێگەی ناکاتەوە یان کەسێک بانجی ناکات بۆ ئەوەی بێت و لە تەنیشتەوە دانیشێت بۆچی؟ لەبەرەوەی ئەم کارانە پەیوەندیان بە کاریگەری و بەدەستێنانی دڵی بەرامبەرەوە هەیە بۆچی باوکی وا هەیە کاتێک دێتەوە بۆ ماڵەوە منداڵەکانی خۆشحاڵ دەبن و پێشوازی لێ دەکەن باوکی واشەیە کاتێک دێتەوە بۆ ماڵەوە منداڵەکانی ئاوڕشی لێ نادەنەوە بەڵکو خۆشی لێ دەشارنەوە لەبەر ئەوەی ئەم کارە پەیوەندی بە هونەری مامەڵە و هەڵس و کەوتکردنەوە هەیە لەگەڵ منداڵەکانیاندا لەم شێواز و نمونانە بە هەمان شێوە لە مزگەوت و ئاهەنگ و بۆنەکاندا هەیە و دووبارە دەبنەوە هەموو ئەمانە پەیوەندیان بە ئاست و شارەزایی کەسەکانەوە هەیە لە هونەری هەڵس و کەوتکردنیان لەگەڵ دەور و بەریاندا بشزانە دروستکردنی کاریگەری لەسەر خەڵکی و بەدەستێنانی خۆشەویستیان زۆر لەوە ئاسانترە کە تۆ بیری لێ دەکەیتەوە زیادەڕەوی ناکەم و زۆر تاقیم کردوتەوە بەدەستێنانی دڵی خەڵکی بە زۆر ڕێگە و شێوازی جوداواز دەبێت بەمەرجێک کارەکەمان لەسەر بنەمای ڕاستگۆیی بێت و ڕاهێنان و پرۆڤەشی لەسەر بکەین و بەڕێک و پێچیش ئەنجامی بدەین هەڵس و کەوتەکانمان کاریگەریان لەسەر خەڵکی دەبێت ئەگەر خۆشمان هەڵسی پێ نەکەین و ئاگامان لێ نەبێت ماوەی 13 ساڵ پێشنوێژ و تاخوێنی مزگەوتی کۆلیژی سەربازی بووم بە دەروازەیەکدا دەڕۆیشتم بۆ مزگەوت کە پاسەوانێکی لێبوو دەروازەکەی دەکردەوە و دای دەخستەوە هەموو جارێک سوور بووم لەسەرەوەی بە گەرم و گوڕیەوە و بە هەردوو دەستم سڵاوی لێ بکەم لە دوای نوێژیش سواری ئۆتۆمبیلەکەم دەبووم و دەگەڕامەوە بۆ ماڵەوە زۆربەی کات مۆبایلەکەم پڕ دەبوو لەو نامە و پەیوەندیانەی کە لە کاتی نوێژدا بۆم دەهاتن لە کاتی گەڕانەوەدا سەرقاڵی نامەکان دەبووم و پاسەوانەکەش دەرگای دەروازەکەی دەکردەوە و منیش چاوم هەر لەسەر مۆبایلەکەم دەبوو بێئاگا بووم لەوەی بەڕوویەکی خۆشەوە ماڵ ئاوایی لێ بکەم هەتا ڕۆژێک ڕایگرتم و پێیوتم یا شێخ لێم زیزی وتم بۆچی وتی لەبەرەوەی کاتێک کە دەیتە ژوورەوە سڵاو دەکەیت و دڵت خۆشە و ڕووخۆشیت بەڵام لە کاتی گەڕانەوەدا دڵخۆش و خۆشحاڵ دیار نیت پاسەوانەکە پیاوێکی سادە و ئاسایی بوو سوێندی بۆ خواردم کە خۆشی دەوێم و بەبینینم خۆشحاڵە پۆزشم بۆ هێنایەوە بۆم ڕوون کردەوە هۆکارەکە سەرقاڵیمە پاشان بۆم ڕوون بووە کە هەڵسوکەوتەکانمان ڕنگدانەوەیان دەبێت و لە کاتی بێ ئاگایشماندا خەڵکی تێبینیان لەسەرمان دەبێت و سەرنجمان دەدەن ڕۆشنایی بەهۆی بەدەستێنانی ماڵ و سامانەوە خەڵکی لەدەست مەدە لەبەرەوەی بەدەستێنانی خەڵکی ڕێگە و هۆکارە بۆ بەدەستێنانی ماڵ و سامان
خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. چێت زۆر خۆش دەوێت. لاپەڕا 25 جاری وا هەیە هەندێک مرۆڤ شارەزا و خاوەن بەهرە و توانە بە شێوێکی زۆر ناوازە و جوان هەڵسوکەوت لەگەڵ خەڵکیدا دەکەن. بە زۆرێک کەسی بەرامبەر وا هەز دەکات خۆشەویستترین کەس بێت لەلای. بە شێوێکی ئەوەندە جوان هەڵسوکەوت لەگەڵ دایکتدا بکات تا دەگاتە ڕادەیەک دایکت هەست بکات تا ئێستا هیچ کەسێک بەو شێوەیە هەڵسوکەوتی جوانی لەگەڵدا ئەنجام نەداوە. بە هەمان شێوە هەڵسوکەوت لەگەڵ باوک، هاوسەر، منداڵەکانت، هاوڕێکانت ئەنجام بدە لەگەڵ ئەو کەسانشدا کە تەنها جارێک دەیان بینی. هەوڵ بدە زۆر بە جوانی هەڵسوکەوتیان لەگەڵ بکەیت، وەکەوەی کاتێک بۆ تەنها جارێک دەچیتە فرۆشگایەک یان دەچیتە بەنزینخانەیەک دەتوانی وا لە هەموو کەسێک بکەیت کەوا هەز بکات خۆی خۆشەویستترین کەسە لەلای تۆ. پێغەمبەریش صلی الله علیه وسلم لەم بوارەدا پێشەنگ و پێشەوایە. بەڵێ ئەوەی بەدواداچوونی بۆ ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەبوو بێت دەبینێت ئەو پێشەوایە خاوەن هەڵسوکەوت و ئاکار و ڕەفتارێکی زۆر جوان بووە. لەگەڵ هەر کەسێکدا هەڵسوکەوتی بکردایە ئەو کەسە وای دەزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو کەسێک زیاتر خۆشی دەوێت. ئەو کەسە ژوای لێدەهات پێغەمبەری خودای صلی الله علیه وسلم لە هەموو کەس خۆشتر دەویست لەبەر ئەوەی هەستی بە سۆز و خۆشەویستی ئەو پێشەوایە دەکرد. عەمری کوڕی عاس خوا لێ ڕازی بێت بلیمەت و لێهاتوویەک بوو لە هەرە بلیمەت و لێهاتوەکانی عەرەب. خاوەنی دانایی و وریایی و زیرەکێکی زۆر بوو. یەکێک بوو لەو چوار کەسەی کە بە بلیمەترین کەسانی عەرەب ناسرابوون. عەمر باوەڕی هێنابوو مسلمان بوو، گەورەی هۆزەکەشی بوو. کاتێک بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگەیشت پێغەمبەریش صلی الله علیه وسلم با ڕوویەکی خۆشەوە پێشوازی لێ دەکرد و دەیدوان. کاتێک دەچوە کۆڕ و دانیشتنێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هاتنی عەمر خوا لێ ڕازی بێت خۆشحاڵ دەبوو. کاتێکیش بانجی عەمری دەکرد بە جوانترین ناوبانگ بانجی دەکرد. کاتێک عەمر خوا لێ ڕازی بێ هەستی بەم سۆز و خۆشەویستیی پێغەمبەر صلی الله علیه وسلم کرد گومانی وابوو خۆشەویستترین کەسە لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەر بۆیە ویستی لە گومانەکەی دڵنیا بێت و بۆی ڕوون بێتەوە. ڕۆژێک دەسێت بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە لایدا دەنیشێت و پاشان دەڵێت ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چێ خۆشەویستترین کەسە لەلات؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی عایشە. ئەویش فەرمووی مەبەستم لە پیاوانە ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک کەس و کارەکانت. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی باوچی. عەمر خوا لێ ڕازی بێ فەرمووی ئەی دوای ئەو؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی عومەری کوڕی خەتاب. عەمر فەرمووی ئەی پاشان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵە پیاوێکی ژمارد پاشان فڵانە کەس پاشان فڵانە کەس بەپێی زووتر مسلمان بوونیان و قوربانیدانیان بۆ ئیسلام دەیژماردن و ناوی دەهێنان. عەمر خوا لێ ڕازی بێت دەفەرموێ بێدەنگ بووم لە ترسی ئەوەی نەوەکو لە کۆتایی هەمویاندا ناوم بهێنێت. سەیر بکە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەڵسوکەوتی جوان توانی دڵی عەمری کوڕی عاس خوا لێ ڕازی بێت کەمەندکێش بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێناوی مسلماناندا وازی لە کارەکانی دەهێنا و ئەو خۆشەویستی کە هەیبوو بۆیان دەری دەبڕی و ڕێزی لێ دەگرتن. کاتێک ئاینی ئیسلام بڵاو بووە و خاچی مسلمانان فراوان بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بانخوازانی دەنات بۆ بانکردنی تیرە و هۆزەکان بۆ ئەوەی مسلمان بن و لە ئاینی ئیسلام شارەزا بن. جاری واشە بوو جەنگ ڕووی دەدا و پێویست بوو سوپا ڕەوانەی سەر ئەو ناوچانە بکات. عەدی کوڕی حاتەمی تائی پادشای هۆزی تەیی بوو. لە کاتی ڕوودانی جەنگ لەگەڵ مسلماناندا عەدی هەڵهات و پەنای برد بۆ ڕۆمەکان لە شام. مسلمانان گەیشتنە ناوچەی تەیی لەبەر ئەوەی عەدی هەڵات بوو سەرکەوتن بەسەریاندا زۆر ئاسان بوو چونکە پادشایەک نەبوو سەرپەرشتیان بکات. سوپایەکی ڕێک و پێچیشیان نەبوو. سوپای مسلمانان لە کاتی جەنگدا لەگەڵ خەڵکیدا زۆر بە چاچی ڕەفتاریان دەکرد و سۆز و بەزەیان هەبوو هەرچەندە لە کاتی کوشتاریشدا بوونایە.
مەبەستیش لەم جەنگا پاراستنی مسلمانان بوو لە فێڵ و تەڵەکەی هۆزەکەی عەدی، هەروەها پیشاندان و دەرخستنی هێزی مسلمانان بوو بەو هۆزە. مسلمانان هەندێک کەسیان لە هۆزەکەی عەدی بەدیل گرت و لە نێوانیشیاندا خوشکێکی عەدی هەبوو. دیلەکانیان بەرەو شاری مەدینە برد و پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئاگادار کردەوە کە عەدی هەڵاتوە بۆ شام. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرسام بوو لە هەڵهاتنی عەدی، چۆن لە ئاینی پەروەردگار ڕای کردووە و گەل و هۆزەکەشی بەجێهێشتووە. کاتێک عەدی دەگاتە لای ڕۆمەکان ڕێز و شکۆیەکی پێویستی لێ ناگرن و هەر بۆیە بەناچاری دەگەڕێتەوە بۆ ناو خاچی عەرەب. عەدی چیرۆک و ڕووداوی چوونی بۆ شاری مەدینەمان بۆ دەجێڕێتەوە و دەڵێت هیچ کەسێک ئەوەندەی من ڕقی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبوو. من گاور بووم و پێش ئەوەی ئاوام بەسەر بێت پادشای هۆزەکەشم بووم. ئەوەندە ڕقم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو ڕۆیشتم بۆ لای قەیسەری ڕۆم. لەوێ شوێن و جێگە و ژیانم خۆش نەبوو، وەکو پێویست ڕێزیان لێ نەگرتم. هەر بۆیە بڕیارمدا بگەڕێمەوە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و وتم ئەگەر درۆ بکات و پێغەمبەر نەبێت ئەوە هیچ زیانێکم پێ ناگەێنێت. خۆگەر ڕازگۆش بێت ئەوە بۆم دەردەکەوێت و دەزانم ڕاز دەکات. هەر بۆیە بەرەو شاری مەدینە کەوتمە ڕێ. کاتێکیش چوومە ناو شاری مەدینەوە، خەڵکی دەیانوت ئەوە عەدی کوڕی حاتەمە، ئەوە عەدی کوڕی حاتەمە. هەرچەندە عەدی دژایەتی مسلمانانی کردبوو، هەروەها لە دەستی مسلمانانیش هەڵهات بوو. ڕقێکی زۆریشی لە مسلمانان بوو، کەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهاتنی عەدی خۆشحاڵ بوو. بەڕوێشی خۆشە و پێشوازی لە عەدی کرد و دەستی خستە نێو دەستی و بردیەوە بۆ ماڵەوە. کاتێک عەدی شان بەشانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڕۆیشت، گومانی وابوو هەردووچیان یەکسانن. وای دەبینی محەممەد پادشا و فەرمانڕەوای مەدینە و دەوروبەریەتی و خۆشی فەرمانڕەوا و پادشای شاخەکانی تەئی و دەوروبەریتی. محەممەد ئاینێکی ئاسمانی هێناوە و ئەمیش لەسەر ئاینێکی ئاسمانیە کە مەسیحیەتە. محەممەد خاوەن پەرتووکێکی ئاسمانیە کە قورئانە و ئەمیش شوێن کەوتەی پەرتووکێکی ئاسمانیە کە ئینجیلە. عەدی وای هەست دەکرد لە ڕووی هێز و سوپاوە نەبێت هیچ جوداوازیەکی لەگەڵ محەممەددا نییە. لە ڕێگەی ڕۆیشتنەوەیان بۆ ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەدی سێ دیمەنی ناوازەی لە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم بینی. کاتێ بەڕێگەدا دەڕۆیشتن ئافرەتێکیان بینی بانجی پێغەمبەری صلی الله عليه وسلم کردو. وتی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کارێکم پێت هەیە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەستی لە دەستی عەدی کردەوە و چوو بۆ لای ئافرەتەکە و زۆر بە ئارامی گوێی بۆ وتەکانی ئافرەتەکە شل کرد. عەدی ئەم هەڵوێستەی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەراورد کرد بەو سەرۆک و فەرمانڕەوا و پادشانەی کە بینی بوونی. پاشان تاوێک برد بۆ و لە دڵی خۆی داوتی سوێن بە پەروەردگار ئەم خۆ بەکەم زانین و هەڵس و کەوتە جوانە لە هەڵس و کەوتی فەرمانڕەوا ناچێت. بەڕاستی ئەم ڕەوشتە ڕەوشتی پێغەمبەرانە. ئافرەتەکە پێویستیەکەی تەواو بوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم گەڕایەوە بۆ لای عەدی و کەوتنە ڕێ. لە ڕێگا پیاوێک بەرەو ڕووی پێغەمبەر صلی الله عليه وسلم هات. پیاوەکە چی وت؟ ئایا وتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماڵ و سامانێکی زۆرم هەیە و هەژار و نەدارم پیشان بدە بابیان دەمێ؟ یان وتی زەوی و زارم چاندووە و بەرهەمێکی زۆری بەرهەم هێناوە چی لێ بکەم؟ خۆزگە وای بوتایە بۆ ئەوی عەدی هەستی بە دەوڵەمەندی و خۆشگوزەرانی مسلمانان بکردایە. پیاوەکە هاتە پێشەوە وتی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سکاڵای دەستکورتی و هەژاریت لەلا دەکەین. ئەم پیاوە ئەوەندەی خواردن نەبوو کە منداڵەکانی پێتێر بکات. مسلمانانیش هەموو ئەوەندە هەژار بوون، نەیان دەتوانی یارمەتی ئەو پیاوە هەژارە بدەن. پیاوەکە ئەم قسانەی دەکرد و عەدیش گوێبیستی بوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بە چەند وشەیەک وەرامی دایەوە و ڕۆیشتن. کەمێکی تر ڕۆیشتن پیاوێکی تریان پێگەیشت و وتی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەدەست ڕێگر و جەردە هاوار و هاوارمانە و سکاڵای خۆمان لەلای تۆ دەکەین. ئەی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم بەهۆی زۆری و دوژمنانی دەوروبەرمانەوە بەهۆی زۆری دز و ڕێگرەوە لە خۆمان دڵنیا نین لە شاری مەدینە بچینە دەرەوە.
پێغەمبەری خوش صلى الله عليه وسلم بەچەند وشەیەک وەرامی ئەمیشی دایەوە و ڕۆیشتن. عەدی لە دڵی خۆیدا بیری لەوە دەکردەوە لەناو هۆزەکەیدا خاوەنی ڕێز و شکۆ بووە و هیچ دوژمنێکیش مەترسی لەسەر ژیانیان نەبوو. ئیتر بۆچی بێتە ناو ئاینێکەوە کە خەڵکەکەی لاواز و هەژار و نەدار و نەبوو بوون، هەروەها لە ترس و دڵە ڕاوکێشدا بن. بەڵێ گەیشتنە ماڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم و چوونە ژوورەوە، تەنها ڕاخەرێکی لێبوو. پێغەمبەریش صلى الله عليه وسلم وەکو ڕێزێک دای بە عەدی بۆ ئەوەی لەسەری دانیشێت و پێی فەرموو وەری بگرە و لەسەری دابنیشە. عەدیش دایەوە بە پێغەمبەر صلى الله عليه وسلم و وتی تۆ لەسەری دابنیشە. پێغەمبەریش صلى الله عليه وسلم دیسانەوە فەرمووی نا تۆ لەسەری دابنیشە. پاشان عەدی لەسەری دانیشت. پێغەمبەریش صلى الله عليه وسلم بە عەدی فەرموو ئەی عەدی مسلمان بە سەلامەت و پارێزراو دەبیت. عەدیش وتی من ئاینی خۆم هەیە. پێغەمبەریش صلى الله عليه وسلم فەرمووی من لە تۆ زیاتر شارەزایم لە ئاینەکەتدا هەیە. عەدی وتی تۆ لە من شارەزاتری بە ئاینەکەم چۆن؟ پێغەمبەریش صلى الله عليه وسلم فەرمووی بەڵێ من شارەزاترم. ئایا تۆ لە پەیڕەوانی ڕێچکەی ڕەکۆسی نیت؟ ڕەکۆسی بەشێکە لە ئاینی گاورەکان و لە ئاگر پەرستەکانەوە نزیکە. ئەمەش توانە و زیرەکی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەردەخات لە هونەری ڕازیکردنی بەرامبەردا، لەبەرەوەی نەیفەرموو ئایا تۆ گاور نیت، بەڵکو باسی زانیاری ورتری ئاینەکەی عەدی کردو. لەناو ئاینەکەی عەدیدا ئەو ڕێچکەیەشی دیاری کرد کە عەدی پەیڕەوی دەکرد، وەکو ئەوەی لە ئەوروپا کەسێکت پێ بگات و پێت بڵێ بۆچی نابیت بە مەسیحی، تۆش بڵێیت من خاوەنی ئاینی خۆمم. ئەو کەساش ئەوەندە شارەزایی ئاینەکەت بێت، پێت نەڵێت ئایا تۆ مسلمان نیت، هەروەها نەڵێت ئایا تۆ سونی نیت، بەڵکو پێت بڵێت ئایا تۆ شافعی نیت یان ئایا تۆ حەنبەلی نیت. پێغەمبەریش صلى الله عليه وسلم فەرمووی ئایا تۆ لە ڕەکۆسیەکان نیت؟ عەدیش لە وەڵامدا وتی بەڵێ. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی کاتێک لەگەڵ هۆزەکەتدا بەشداری جەنگ دەکەیت چوارەکی دەستکەوتی جەنگەکە بۆ خۆت دەبەیت، وانە؟ عەدی وتی بەڵێ وایە. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی دەی ئەوە لە ئاینەکەی تۆدا حرام و قەدەغە کراوە. دووبارە عەدی وتی بەڵێ وایە. پاشان پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی من دەزانم چی ڕێگریت لێ دەکات لەوەی مسلمان بیت، بەلاتەوە نەنگیە کە شوێن کەوتەی کەسانی هەژار و لاواز بیت. ئەی عەدی دەزانی حیرە کوێیە؟ عەدی وتی نەمبینیوە، بەڵام بیستومە ناوچەیەکە لە عێراق. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی سوێن بەو پەروەردگارەی گیانی منی بەدەستە. پەروەردگار ئەم ئاینە سەر دەخات و ئافرەتی مسلمان لە حیڕەوە دەچێت بۆ حەج و تەوافی ماڵی پەروەردگار دەکات و غەیری کەسێکی مەحرەمی خۆی کەسی لەگەڵدا نابێت. واتە مسلمانان ئەوەندە لە ئارامی و ئاسایشدا دەبن ترسیان لە هیچ شتێک نابێت. هیچ هۆز و نەتەوەیەکیش ناتوانن دەست درێژی بکەنە سەر مسلمانان و مسلمانان دەبنە خاوەن هێزێکی زۆر بەهێز و فراوان. کاتێک عەدی گوێ لەم قسانە بوو دیمەنی سەرکەوتنی مسلمانانی لە بیر و هۆشیدا وێنا دەکرد و بیری لێ دەکردەوە ئافرەتێک بەو پەڕی ئارامی و ئاسایشەوە لە عێراقەوە بڕوات بگاتە شاری مەککە. ئەمە واتای ئەوەیە مسلمانان دەست بەسەر شاخەکانی تەیی و شوێنی هۆزەکەی ئەمیشدا دەگرن. عەدی سەری سوڕما و لە دڵی خۆی داوتی ئەی چەتە و ڕێگرەکانی تەیی لەو کاتەدا لەکوێ دەبن؟ پاشان پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی مسلمانان دەست بەسەر سەروەت و سامان و زێر و زیوی کیسڕای کوڕی هورمزیشدا دەگرن. عەدی وتی کیسڕای کوڕی هورمز؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بەڵێ کیسڕای کوڕی هورمز. ئەو سەروەت و سامانەش لە ڕێگەی پەروەردگار دەبەخشرێت. پاشان پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەگەر بمێنی و تەمەنت درێژ بێت ئەوە پیاوی وا دەبینی پڕ بەدەستی زێر و زیو دەبێت و دەڵێت چێ ئەم زێر و زیوەم لێوەردەگرێت، کەسێک نییە لێی وەربگرێت. واتە ئەوەندە سەروەت و سامان زۆر دەبێت، دەوڵەمەندەکان دەگەڕێن بە دوای هەژارەکاندا بۆ ئەوەی لەو سەروەت و سامانە زۆرەی پەروەردگار پێی بەخشیون بیان دەنێ، کەسیان دەست ناکەوێت. پاشان پێغەمبەر صلى الله عليه وسلم
ئامۆژگاری عەدی کرد و ڕۆژی دوایی بیرخستەوە و فەرمووی بە دڵنیاییەوە هەموو کەسێک بەبێ وەرجێڕ و بەتەنها بە پەروەردگاری دەگات کاتێک سەیری لای ڕاستی دەکات جگەل لە دۆزەخ هیچ شتێکی تر نابینێت بە هەمان شێوە کاتێک سەیری لای چەپیشی دەکات جگەل لە دۆزەخ هیچ شتێکی تر نابینێت عەدی بیری کردەوە بێدەنجی باڵی بەسەر خەیاڵ و هەست و نستیدا کێشا بوو لەپڕ پێغەمبەری پەروەردگار صلی الله عليه وسلم فەرمووی ئەی عەدی بۆچی لە وتنی لا ئیلاهە ئیلا الله ڕادەکەیت و باوەڕ نەهێنیت ئایا هیچ پەروەردگارێکی گەورەتر لە ئەڵڵا هەیە عەدی فەرمووی ئەوە مسلمان بووم و باوەڕم هێنا ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله الرخصاري پیرۆزی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم گەشایەوە و دڵخۆش بوو عەدی دەڵێت ئەوە تا ئێستا ئافرەتی مسلمان بەبێ ترس و بە ئارامی دەچێت بۆ ماڵی پەروەردگار مسلمانان دەستیان بەسەر زێر و زیوی کیسڕاژدا گرت سوێن بە پەروەردگار مژدەی سێمیش کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی سەروەت و سامان زۆر دەبێت هەژاران نامێنن دێتە دی لەبەر ئەوەی پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم فەرموویەتی و ئەو پەیمانی داوە ڕەواه مسلم دەی سەیری ئەو هەڵس و کەوتە جوانەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بکە کە بەرامبەر عەدی نواندی چەند بە جوانی بانگی کرد بۆ ئەوەی مسلمان بێت ئەگەر بەو شێوە جوانە ڕەفتار لەگەڵ خەڵکیدا بکەین بە دڵنیاییەوە دڵیان کەمەندکێش دەکەین و لەلایەن خۆشەویست دەبین بیرۆکە بە بەکارهێنانی نەرمونیانی و شێوازی جوانی و قایلکردن و شارەزایی لە مامەڵەکردندا چیمان بوێت دەتوانین بەدەستی بێنین خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات چێژ لە بەهرە و توانەکانت وەربگرە لاپەڕا 32 زیرەکی و بەهرە و توانەکان خۆششی هەست پێکراون ئەنجامدانی ڕەفتار و گوفتار و هەڵسوکەوتی جوان تەنها بۆ بەدەستێنانی پاداشتی دواڕۆژ نییە بەڵکو خۆشی و ئاسوودەی و بەختەوەریەکە لە ژیانی دنیاشدا هەستی پێدەکرێت دەیتێژ لە شارەزایی و بەهرە و توانەکانت ببینە و لەگەڵ هەموو خەڵکیدا بەکاریان بهێنە لەگەڵ بچووک و گەورەدا لەگەڵ هەژار و دەوڵەمەندە لەگەڵ دوور و نزیکدا لەگەڵ خزم و بێگانەدا لەگەڵ هەموو کەسدا بەکاریان بهێنە و خۆشەویستیت لە دڵ و دەرونیاندا بڕوێنە و بەرەو چاکسازی ئاراستەیان بکە عەلی کوڕی جەهم شاعیرێکی ڕەوانبێژ و زمان پاراو بوو بەڵام دێهاتی بوو هیچی لە ژیان نەدەزانی تەنها و شتانە نەبێت کە لە چۆڵی و بیاباندا بینی و بووینی خەلیفە متەوەکیل خەلیفەیەکی خاوەن دەسەڵات و بەتوانا بوو بەخشیش و دیاری بەو کەسانە دەدا کە پیایە هەڵیاندایە هەر بۆیە کاتێک عەلی کوڕی جەهم دێتە شاری بەغدا پێی دەڵێن ئەوەی با خەلیفەدا هەڵبدات ئەوە خەلیفە دیاری و بەخششی دەداتێ عەلی کوڕی جەهمیش خۆشحاڵ دەبێت و بەرەو کۆشکی خەلیفە دەکەوێتە ڕێ کاتێک دەچێتە ژوورەوە دەبینێت وا شاعیران هۆنراوە دەخوێننەوە و سەروەت و سامان بەدەست دێنن عەلی کوڕی جەهم بەرەو لای خەلیفە دەچێت خەلیفەش بەو هەموو سام و هەیبەت و دەسەڵاتەیەوە پاشان بە خەیاڵی خۆی دەست بە پیاهەڵدان و ستایشی خەلیفە دەکات و بەڵێ خەلیفەی بە سەگ و بەران و بیر و خۆڵ و قوڕ وەسف کرد لە کاتێکدا لە پێش ئەمدا خەلیفەیان بە خۆر و مانگ و شاخەکان وەسف کردبوو خەلیفە زۆر تووڕە بوو پاسەوانەکان و ڕوژان و شمشێرەکانیان ڕاکێشا و خۆیان بۆ کوشتنی ئامادە کرد بەڵام خەلیفە هەستی بۆ کرد کە عەلی کوڕی جەهم لەو سروشت و بوونەوەرەدا گەورە بووە و ئەو کاریگەریەی بەسەرەوەیە هەر بۆیە ویستی بیگۆڕێت فەرمانی کرد لە کۆشکێکی نایەبدا نیشتەجێی بکەن و با بە خۆشترین شێوە ژیان بەسەر بەرێت بەڵێ عەلی کوڕی جەهم تامی خۆشیەکانی چەشت لەسەر دۆشەک و سەرینی بە نرخشانی دادا و لەگەڵ شاعیرە زۆر بەناوبانگ و ناودارەکاندا دادەنیشت ماوەی 7 مانگ بەو شێوە مایەوە شەوێک خەلیفە کۆڕ و دانیشتێکی هەبوو بیری عەلی کوڕی جەهمی کەوتەوە و داوای کرد بۆی بانگ بکەن کاتێک عەلی ئامادە بوو خەلیفە داوای لێکرد هۆندراوەیەک بۆی بخوێنێتەوە بەڵام ئەم جارەیان لە هۆندراوەکەیدا وشەی زۆر جوانی بەکارهێنا و
خەلیفەشی بەخۆر و ئەستێرە و شمشێر وەسف کرد. سیرکە خەلیفە چۆن توانی سروشتی عەلی کوڕی جەهم بگۆڕێت. زۆر جار سروشتی هاوڕێ و منداڵەکانمان بێزارمان دەکات. ئایا هیچ هەوڵێکمان داوە بۆ ئەوەی بیان گۆڕین؟ لە پێش هەموو ئەوانەشەوە پێویستە سروشتی خۆمان بگۆڕین، گرژی و مۆنیمان بگۆڕین، بە زەردەخەنە و ڕووخۆشی ڕق و کینەمان بگۆڕین، بە لەسەرخۆیی و نەرمونیانی چروکی و ڕەزیلیمان بگۆڕین، بە بەخشندەیی. هیچ شتێکیش لەمانە ناڕەحەت و زەحمەت نییە، بەڵام تەنها پێویستیمان بە سووربوون و هەوڵدان هەیە. دەی ئازا و پاڵەوان و دەست بەکار بە. ئەگەر سەیری ژیاننامەی پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم بکەین، دەبینین بە جوانترین هەڵسوکەوت ڕەفتاری لەگەڵ خەڵکی دەکرد و دڵی کەمەندکێش دەکردن و چرۆی خۆشەویستی لە دەروون و ناخیاندا دەچاند. ئەم هەڵسوکەوتەشی بۆ مجامەلەکردنی خەڵکی نەبوو، کاتێک دەگەڕایەوە بۆ ماڵەوە نەرمونیانیەکەی نەدەگۆڕی بۆ تووڕێی و ڕق و کینە. نەخێر، پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک نەبوو لەگەڵ خەڵکیدا ڕووخۆش و نەرمونیان بێت و لەگەڵ ماڵ و منداڵیشدا گرژ و مۆن و تووڕە بێت. نەخێر، بەو هەڵسوکەوت و ئاکار و ڕەفتار و گوفتارە جوانانەی بەندایەتی دەکرد، هەروەک بەهۆی شەو نوێژ و ڕۆژووەوە بەندایەتی ئەنجام دەدا. زەردەخەنە و ڕووخۆشی و نەرمونیانی بە بەندایەتی و عیبادەت دەزانی، لێخۆشبوون و لێبوردەیی بە چاکە و خێر و خێرات دەزانی، ڕەوشت و ئاکاری جوانی بە بەندایەتی دەزانی و لە هەموو هەڵسوکەوتێکدا خۆی پێدەڕازاندەوە، لە ئاشتی و جەنگدا، لە برسێتی و تێریدا، لە لەشساغی و نەخۆشیدا، لە خۆشی و غەمباریدا ڕەفتار و ڕەوشتی جوانی بەکاردەهێنا. بەڵێ زۆرێک لە ئافرەتان دەنگ و باس و هەواڵی سنگ فراوانی و زەردەخەنە و بەخشندەیی هاوسەرەکەی لە دەرەوەی ماڵەکەی بیستووە، بەڵام بە پێچەوانەوە ئەوەی کە بینیویەتی لە ماڵەوە تەنها ڕەوشتی ناشیرن و نێوچاوتاڵی و ڕەزیلی و چروکی مێردەکەی بووە. پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم دەفەرمێ: خەیروکم خەیروکم لئەهلی وأنا خەیروکم لئەهلی. ڕەواه تیرموذی. واتە باشترینتان باشترینتانە بۆ ماڵ و خێزانی، منیش باشترین کەسی ئێوەم بۆ ماڵ و خێزانم. سیر بکە و بزانە ڕەفتاری پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن بووە لەگەڵ ماڵ و خێزانەکانیدا. ئەسوەدی کوڕی یەزید پەروەردگار لێ ڕازی بێ دەفەرمێت: پرسیارم لە عایشەی دایکی ئیمانداران کرد و پێم وت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵەوە چی کارێکی دەکرد؟ عایشە پەروەردگار لێ ڕازی بێت لە وەرامدا دەفەرمێت: پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیش و کارەکانی ماڵەوەی دەکرد و لە ئیش و کاردا خۆی لە ئەندامەکانی ماڵەکەی جیان نەدەکردەوە و ئەگەر کاتی نوێژ بەهاتایە دەست نوێژی دەگرت و دەچوو بۆ نوێژ. بە هەمان شێوە لەگەڵ دایکان و باوکانیشدا زۆرن ئەو کەسانەی کە لەگەڵ خەڵکیدا هەڵسوکەوتی جوان ئەنجام دەدەن و هەمیشە لێو بەخەندەن، بەڵام بەداخەوە لەگەڵ نزیکترین کەسیاندا، لەگەڵ کەسێکدا کە گەورەترین مافی بەسەریانەوە هەیە، لەگەڵ باوک و دایکیاندا هەست و نەستێکی جوداواز و تند و تیژیان هەیە. بەڵێ باشترینتان باشترینتانە لەگەڵ کەسوکاریدا، لەگەڵ هاوسەرەکەیدا، لەگەڵ باوک و دایکیدا، لەگەڵ منداڵەکانیدا، لەگەڵ خزمەتکارەکانیدا. ئەوە تا ڕۆژێک حەسەن یا حوسەین دەچێتە سەرسکی پێغەمبەر صلی الله علیه وسلم و میز بە سکی پێغەمبەر صلی الله علیه وسلم دادەکات، هەتا میزەکەی بەسەر سکی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێتە خوارێ. هاوڵان دەیانەوێ دووری بخەنەوە، کەچی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ وازی لێ بهێنن و مەیترسێنن. ڕەواه ئەبوو داود. بەڕاستی جوانە بنوارە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن بەو ڕەوشت و ئاکارە ناوازانە خۆی ڕازاندۆتەوە. هەر بۆیە هیچ سەیر نییە کە دەبینین ئابە و شێوەیە دڵ و دەرونی گەورە و بچووکی بۆ لای خۆی ڕاکێشاوە. لۆچوون لە باتی ئەوەی تاریکی بە نەفرین بکەیت، هەوڵی چاککردنی چرا و گڵۆپەکان بدە. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. لەگەڵ هەژاراندا لاپەڕا 35 هەندێک لە خەڵکی بە ڕەوشتێکی بازرگانی هەڵسوکەوت لەگەڵ دەوروبەریاندان دەکەن. کەسانی دەوڵەمەند لەبەرەوەی خاوەن سەروەت و سامانن
قسەیان خۆشە و ئەگەر قسەکەیان شانی پێکەنینیش نەبێت دەوروبەرەکەی بۆی پێدەکەنن کاتێک هەڵەیەکیش دەکات لەبەرەوەی دەوڵەمەندا هەڵەکەی بە بچووک سەیر دەکرێت و چاوپۆشی لێ دەکرێت بەڵام کەسانی هێژار ئەگەر قسەیەک بکەن کە شانی پێکەنین و زەردەخەنەش بێت گاڵتەیان پێدەکرێت کاتێکیش هەڵەیەکیان لێ ڕووبدات گەورەتر لە قەبارەی خۆی سەیری دەکرێت بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم سۆز و بەزەی بۆ هەژاران و دەوڵەمەندان وەکو یەک بوو ئەنەسی کوڕی مالیک پەروەردگار لێ ڕازی بێ دەفەرموێت پیاوێکی بیابان نشین هەبوو بە ناوی ظاهیری کوڕی حەرام ئەم پیاوە زۆر جار کە بۆ پێویستیەکی بەهاتە بۆ شاری مەدینە دیارەکی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهێنا پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە کاتی گەڕانەوەیدا هەندێک خورما یان هەر شتێکی تری هەبوایە بەو پیاوەی دەبەخشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم پیاوەی خۆش دەویست هەر بۆیە دەیفەرموو زاهیر گوندە بۆ ئێمە و ئێمە شارین بۆ ئەو ئەم پیاوە لە ڕووی شێوە و ڕوخسارەوە کەسێکی زۆر ناشیرن بوو ڕۆژێک ئەم پیاوە دێت بۆ شاری مەدینە و دەچێت بۆ ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم نابینێت لەبەرەوەی هەندێک کەلوپەل و شمەکی هێنابوو بۆ فرۆشتن پیاوەکە دەچێت بۆ بازار کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهاتنی زاهیری کوڕی حەرام دەزانێت دەچێت بۆ بازار و بە دوایدا دەگەڕێت هەتا دەیبینێتەوە کاتێک دەیبینێ وا خەریکی کڕین و فرۆشنە و عەرەقا بە ڕوخساریدا دێتە خوارێ جلوبەرجی بیابان نشینی لەبەردایە و بۆن و بەرامی دەشت و دەری لێ دێت لەگەڵ هەموو ئەمانەشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پشتەوە باوەشی پێدا دەکات پیاوەکەش نازانێت چێیە باوەشی پێدا کردەوە و لە دواوە گرتوویەتی هەر بۆیە پیاوەکە دەترسێت و دەڵێت بەرمدا ئەوە چێیە پێغەمبەریش صلی الله عليه وسلم بێدەنگ دەبێت و قسە ناکات پیاوەکەش هەوڵ دەدات خۆی لە دەستی ڕزگار بکات هەر بۆیە ئاور دەداتەوە بۆ ئەوەی بزانێت چێیە کاتێک زانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دڵی ئارام بۆ و ترسەکەی ڕەویەوە و زیاتر پشتی نووساند با سنجی پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە هەر بۆ دڵخۆشی زاهیر پێغەمبەر صلی الله عليه وسلم گاڵتەی لەگەڵ کردو بەدەنجی بەرز بە خەڵکەکەی وت چێ بەندە دەکرێت چێ بەندە دەکرێت زاهیر سەیری حاڵی خۆی کرد چەند هەژار و داماوە و خاوەنی هیچ سەروەت و سامانێکیش نییە هەروەها شێوە و ڕوخسارێکی جوانیشی نییە هەر بۆیە وتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەوە تا ئەوەندە بەڕوت و ڕەجاڵی و لێ قەوماوی دەمبینی چێ منت لێ دەکرێت پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر تۆ لە لای پەروەردگار ڕوت و ڕەجاڵ و لێ قەوماو نیت بەڵکو لە لای پەروەردگار زۆر بەرز و بەنرخیت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا دڵی هەژارانی بۆ لای خۆی چێش دەکرد و خۆی لەلایەن خۆشەویست دەکرد هەر بۆیە ئەوانیش خۆشیان دەویست زۆرێک لە هەژاران ڕەخنەی ئەوە لە دەوڵەمەندان ناگرن لەبەر ئەوەی یارمەتیان نادەن و سەروەت و سامانیان نادەنێ و ڕەزیل و چروکن بەڵام ڕەخنەی ئەوەیان لێ دەگرن کە لەگەڵیاندا نەرم و نیان نین و بە هەڵسوکەوتی جوان ڕەفتاریان لەگەڵ ناکەن چەندان هەژار و نەدار هەن کە پێکەنین و زەردەخەنەت بۆ کردوون و دڵت خۆش کردوون و هەست و سۆزیانت ڕاگرتووە و ڕێزت گرتوون ئەوانیش لە تاریکی شەودا دەستی نزا و پاڕانەوەیان لە پەروەردگار بۆ بەرز کردوویتەتەوە لەوانەشە بەهۆی ئەو پاڕانەوە و نزایانەوە بەزەیی پەروەردگارت لە ئاسمانەوە بۆ دابەزی بێت کەسانی وا هەن تەپ و تۆزاوی و هەژار و نەدار و ڕوت و ڕەجاڵن کاتێک لە دەرگای مرۆڤەکان دەدەن دەرگایان لێ ناکەنەوە بەڵام ئەو کەسانە لە لای پەروەردگار ئەوەندە بەڕێز و گەورن ئەگەر داوای لێ بکەن وەرامیان دەداتەوە و دەست بە ڕوویانەوە نانێت دەی هەمیشە و هەردەم بەرامبەر هەژاران ڕووخۆش و لێو بەخەندە بە ئاماژە لەوانەیە دەربڕینی زەردەخەنەیەک بەڕووی هەژارێکدا چەندان پلا لە لای پەروەردگار بەرزت بکاتەوە خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات ئافرەتان لاپەڕا 37 لە کۆنەوە وتراوە هەر پیاوێک سۆز و خۆشەویستی بۆ ئافرەتەکەی دەرنەبڕێت ئەوە ئەو ئافرەتە بە دوای سۆز و خۆشەویستیدا دەگەڕێت
ئافرەتان مافی خۆیانە لەلایەن هاوسەر و باوک و براکانیانەوە سۆز و خۆشەویستیان پێ بدرێت و بە جوانترین شێوە هەڵس و کەوتیان لەگەڵ بکرێت ئەگەرنا خەڵکانی دەروون نەخۆش و لاواز ئەو هەلە دەقۆزنەوە و لە ئافرەتەکانمان نزیک دەبنەوە و ئەو بۆشاییە پڕ دەکەنەوە و سۆز و خۆشەویستی درۆینەیان بۆ دەردەبڕن ئەگەر پەروەردگار جەستەیەکی بەهێزی بە پیاوان بەخشی بێت ئەوە بە دڵنیاییەوە سۆز و بەزەیەکی گەورەی بە ئافرەتان بەخشیوە زۆرێک لە پیاوانی دەسەڵاتدار و خاوەن هێز و تواناکان بیندراون لە بەرامبەر هێزی سۆزداری ئافرەتاندا چۆچیان داداوە پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات بەوەی کە هەڵس و کەوتت جوان بێت لەگەڵ هاوسەرەکەتدا و ڕێز لە هەست و سۆزی بگریت بۆی لەگەڵیدا بەختەوەر و ئاسوودە بژیت هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری باوکان دەکات لەگەڵ کچەکانیان چاک بن و هەڵس و کەوتی جوانیان لەگەڵ ئەنجام بدەن هەروەکو دەفەرمێت هەر کەسێک دوو کچ بەخێو بکات هەتا گەورە دەبن ئەوە لە ڕۆژی دواییدا من و ئەو کەسا وەکو پەنجەکانی دەست لە یەک نزیچین هەروەها ئامۆژگاری کوڕان و پیاوان دەکات کردار و گفتار و ڕەفتاریان بەرامبەر دایکیان جوان بێت ئەوە تا پیاوێک دێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەڵێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چێ شایستەی ئەوەیە زۆر باش بم بۆی هەڵس و کەوتم لەگەڵیدا جوان بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ جاران دەفەرموێ دایکت پاشان دایکت پاشان دایکت پاشان باوکت متفق عليه هەروەها ئامۆژگاری پیاوان دەکات بەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە هەڵس و کەوت لەگەڵ ئافرەتاندا بکەن و لێیان تووڕە نەبن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەجی ماڵ ئاواییدا لە نێوان 100,000 میوانانی ماڵی پەروەردگار لە نێوان کەسانی ڕەش و سپیدا لە نێوان کەسانی گەورە و بچووکدا لە نێوان کەسانی دەوڵەمەند و هەژاردا بەدەنجی بەرز هاوار دەکات و دەفەرمێت ئاگادار بن و ئامۆژگاری ئافرەتان بکەن و لەگەڵیاندا باش بن ئاگادار بن و ئامۆژگاری ئافرەتەکانتان بکەن و لەگەڵیاندا باش بن ڕۆژێک کۆمەڵێک لە ئافرەتان لە لای هاوسەرەکانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم سکاڵای خراپی هەڵس و کەوتی مێردەکانیان دەکەن کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمەیزانی هەستا ئامۆژگاری خەڵکەکەی کرد و فەرمووی هەندێک لە ئافرەتان هاتوونەتە ماڵەکەم و سکاڵا و شکات لە هەڵس و کەوتی خراپی مێردەکانیان دەکەن ئەو پیاوانە لە ناو ئێوەدا کەسانی باش نین پاشان فەرمووی باشترینتان ئەو کەسانن کە لەگەڵ هاوسەر و ماڵ و منداڵیاندا باشن و من باشترینتانم بۆ هاوسەر و ماڵ و منداڵم لە پێناوی ڕێز و شکۆمەندی ئافرەتاندا چەندان جەنگ و غەزا هەڵگیرساوە کاسەی سەر هاڕدراوە و سەر لە لاشە جیاکراوەتەوە هەموو ئەوانش لە پێناو ئابڕووی تەنها ئافرەتێکدا ڕوویان داوە بەڵێ لە پێناو ئابڕووی تەنها یەک ئافرەتدا مسلمانان خوێن و جەستەی خۆیان کرد بە قوربانی جوولەکەکان لەگەڵ مسلماناندا لە شاری مەدینە نیشتەجێ بوون کاتێک کە فەرمانی باڵاپۆشی لەلایەن پەروەردگارەوە دابەزی بۆ ئافرەتان جوولەکەکان تووڕە بوون و لەلایەن ناخۆش بوو حەزیان نەکرد ئافرەتانی مسلمان خۆیان داپۆشن زۆر هەوڵیان دەدا تۆوی ناکۆچی و دووبەرەچی لە نێوان ئافرەتانی مسلماناندا بچێنن بەڵام نەیان توانی لا یەکێک لە ڕۆژەکاندا ئافرەتێکی داوێنپاک لە ئافرەتانی مسلمان چوو بۆ بازاری جوولەکەکان و لە دوکانی یەکێک لە زەڕەنگەرە جوولەکەکاندا دانیش زەڕەنگەرە جوولەکەکە بەم باڵاپۆشی و داپۆشراوی ئافرەتە مسلمانەکان ناڕەحەت و تووڕە بوو دەیویست سەیری و ڕوخساری ئافرەتەکە بکات و گاڵتەی پێ بکات وەک پێش هاتنی ئاینی ئیسلام ئەم کارانەیان لە دژی ئافرەتان ئەنجام دەدا بەڵێ جوولەکەکە داوای لە ئافرەتەکە کرد ڕوخساری دەربخات ویستی بەهۆی پارە و سامانەوە لە خشتەی بەرێت بەڵام ئەم ئافرەتە باوەڕدارە ڕازی نەبوو زەڕەنگەرەکە ئافرەتەکەی خەڵەفاند کاتێک ئافرەتەکە دانیشت بوو لای خوارەوەی کراسەکەی بەست بەلای سەرپۆشەکەیەوە کە شۆڕ ببووە بەسەر پشتیدا کاتێک ئافرەتەکە هەڵسا کراسەکەی لە دواوە بەرز بووە و لاشەی دەرکەوت و جوولەکەکە پێی پێکەنی ئافرەتەکە هاواری کرد و خۆزگەی بەمەرگ دەخواست نەک دەرکەوتنی جەستەی
کاتێک پیاوێک لە مسلمانان ئافرەتەکەی بەم شێوێ بینی شمشێرەکەی هەڵکێشا و زەڕەنگەرە جوولەکەکەی کوشت. جوولەکانیش لە مسلمانەکە کۆبوونەوە و شەهیدیان کرد. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم زانی کە جوولەکەکان پەیمانیان شکاندووە و سوکاتی بە ئافرەتانی مسلمان دەکەن، گەماروی جوولەکەکانیان دا و ویستیان تۆڵەی ئەو ئافرەتە پاک و بەڕەوشتا بسەنەوە. ئالەم کاتەدا یەکێک لە سەربازەکانی شەیطان لەو کەسانەی کە گرنگی بە ئابڕووی ئافرەتانی مسلمان نادەن، یەکێک لەو کەسانەی کە هەر خەمی تێرکردنی داوێن و سکیانن، سەرۆکی دووڕوەکان عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول هەڵسا وتی: ئەی موحەممەد، هەڵسوکەوتت لەگەڵ جوولەکەکاندا باش بێت. لە پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامدا جوولەکەکان لایەنگر و پاڵپشتی ئەم دووڕوە بوون. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بەرپەچی دایەوە و ڕازی نەبوو. جارێکی تر ئەم دووڕوە قسەکانی دووبارە کردەوە. هەمدیسان پێغەمبەر صلی الله عليه وسلم پشتی تێکرد و ڕووی لێوەرجێڕا. داوای لێبوردون و لێخۆشبوون بۆ کەمەڵە کەسێک دەکات دەیانێت خراپە لە نێوان ئیمانداراندا بڵاو بکەنەوە. ئەم دووڕوە تووڕە بوو، دەستی کرد بە پشتێن و زرێکەی پێغەمبەری خودادا صلی الله عليه وسلم و هەر دووبارەی دەکردەوە. دەیوت لەگەڵیاندا باش بە، لەگەڵیاندا باش بە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم لای کردەوە بەلایدا و فەرمووی وازم لێبێنە. بەڵام ئەم دووڕوە هەر ڕازی نەبوو. داوای لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد کە دەست لە کوشتنیان هەڵگرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لای کردەوە بەلایدا و فەرمووی: ئەوانە بۆ تۆ. وازی لە کوشتنیان هێنا، بەڵام لە شاری مەدینە شار بەدەری کردن. بەڵێ، ئافرەتانی ڕەوشت بەرز و پاکداوێن شایستەی زۆر لەوە زیاترن. خەولەی کچی سەعلەبە یەکێک بوو لە ئافرەتە چاکەکارەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خێزانی ئەوسی کوڕی سامت بوو. ئەوس پیاوێکی پیر بوو، زوو تووڕە دەبوو. ڕۆژێک دێتەوە بۆ ماڵەوە لەگەڵ خێزانەکەیدا ناکۆچی دەکەوێتە نێوانیان. ئەوس تووڕە دەبێت و دەڵێت: تۆ وەکو دایکم وایت و بە تووڕەیەوە دەچێتە دەرەوە. لە سەردەمی نەفامیدا ئەگەر پیاوێک ئەم قسەی بە هاوسەرەکەی بووتایە، ئەوە تەلاقی دەکەوت. بەڵام خەولە نەیدەزانی لە ئیسلامدا حکمی ئەم قسەیە چییە. ئەوس هاتەوە بۆ ماڵەوە. خەولە خۆی لێ دوور خستەوە وتی: سوێن بە پەروەردگار نابێت لێم نزیک بیتەوە هەتا پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دادوەریمان نەکەن. هەر بۆیە خەولە کەوتە ڕێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕووداوەکەی بۆ باس کرد و سکاڵای خراپ هەڵسوکەوتی مێردەکەی لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد. پێغەمبەریش صلی الله عليه وسلم خەولەی ئارام کردەوە و پێی فەرموو: لەگەڵ کوڕەمامەکەتدا باش بە، چونکە پیاوێکی بەتەمەنە و لە پەروەردگار بترسە و چاک بە لەگەڵیدا. خەولەش بەدەم غەم و خەفەتەوە وتی: ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، گەنجی و جوانی خۆم پێشکەش بە مێردەکەم کرد، سکم بۆ هەڵڕشت، ئێستاش پیر بووم و منداڵم نابێت، کەچی پێم دەڵێت تۆ وەکو دایکم وایت. پەروەردگارە، سکاڵای خۆم لە لای تۆ دەکەم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم چاوەڕێی سروش و نیگای پەروەردگاری دەکرد، چونکە هێشتا لە ئیسلامدا حکمی ئەم حاڵەتە دانەبەزی بوو. هەر لەو کاتێک کە خەولە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دابوو، جوبرائیل لە ئاسمانەوە دابەزی بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەگەڵ خۆیدا یەکلاکردنەوەی حاڵەتەکەی خەولە و مێردەکەی هێنابوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم لای کردەوە بەلای خەولەدا و فەرمووی: پەروەردگار لەسەر حاڵەتەکەی نێوان تۆ و هاوسەرەکەت قورئانی دابەزان، پاشان ئاەتەکانی بۆ خوێندەوە، هەروەکو پەروەردگار لە سوڕەی ئەلموجادەلە ئاەتی 1 تا 4 دەفەرمێت: قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما إن الله سميع بصير. الذين يظاهرون منكم من نسائهم ما هن أمهاتهم إن أمهاتهم إلا اللائي ولدنهم
وإنهم ليقولون منكرا من القول وزورا وإن الله لعفو غفور والذين يظاهرون من نسائهم ثم يعودون لما قالوا فتحرير رقبة من قبل أن يتماسا ذلكم توعظون به والله بما تعملون خبير فمن لم يجد فصيام شهرين متتابعين من قبل أن يتماسا فمن لم يستطع فإطعام 60 مسكينا ذلك لتؤمنوا بالله ورسوله وتلك حدود الله وللكافرين عذاب أليم واتا أي محمد صلى الله عليه وسلم بيگومان پروردگار و توێژی ئەو ئافرەتەی بیست و وەریگرت کە گفتوگۆت لەگەڵدا دەکات دەربارەی هاوسەرەکەی سکاڵای خۆشی بۆ لای پەروەردگار دەبات پەروەردگاریش گفتوگۆکەتانی بیست بەڕاستی پەروەردگار بیسەر و زانایە ئەوانەتان بە هاوسەرانیان دەڵێن تۆ لە جێگەی دایکم دایت هاوسەرەکەیان بەو قسێ نابنە دایکیان چونکە دایکیان تەنها ئەوانن کە ئەوانیان لێبووە ئەوانە قسێکی نابەجێ دەکەن و بوختانێکی ناپەسەند دەڵێن بێگومان پەروەردگار چاوپۆشی دەکات و لیان خۆش دەبێت ئەگەر ئەوانە پەشیمان ببنەوە و داوای لێخۆشبوون بکەن ئەوانەی وا بەسەر هاوسەرەکانیانەوە دەڵێن دوایی پەشیمان دەبنەوە لەوەی کە وتویانە ئەوە دەبێت کۆیلێک ئازاد بکەن پێش ئەوەی ئەو ژن و مێردە بە یەک بگەن ئەو بڕیارە ئێوەی پێ ئامۆژگاری دەکرێت پەروەردگاریش ئاگادارە لەو کار و کردەوانەی ئەنجامی دەدەن اینجا ئەوەی کۆیلەی دەست نەکەوت ئەوە دەبێت 2 مانگ لەسەر یەک بەڕۆژوو بێت پێش بێ گەیشتنیان جاوەی ناتوانێت بەڕۆژوو بێت با 60,000 تێر بکات لە ژەمێک خواردن ئەوەی کە باس کرا بۆ ئەوەیە باوەڕتان پتەو بێت بە پەروەردگار و پێغەمبەرەکەی چونکە پەروەردگار چارەسەر دادەنێت بۆ گیر و گرفتەکان ئەو بڕیارانەش سنووری پەروەردگارن بۆ ئەوانش کە کافرن ملکەتی فەرمانی پەروەردگار نابن سزای بەئێش و ئازار بۆیان ئامادەیە پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ بە هاوسەرەکەت بڵێ لە کەفارەتی ئەو قسەی کە کردوویەتی با بەندێک ئازاد بکات خەولەوتی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم توانای ئەوەی نییە بەندێک بکرێت و ئازادی بکات پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی دەی با 2 مانجی لەسەر یەک بەڕۆژوو بێت خەولەش وتی سوێند بە پەروەردگار هاوسەرەکەم پیاوێکی بەتەمەنە و ناتوانێت بەڕۆژوو بێت پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی دەی با خواردنی 60,000 لە خورما بدات خەولەش وتی هەژارە و ناتوانێت پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی من یارمەتی دەدەم و بەشێکی خورماکەی بۆ دەدەم خەولەش وتی منیش بەشەکەی تری بۆ دەدەم پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی چاک دەکەیت دەی بڕۆ خورماکەی بدەرێ و یارمەتیشی بدە و هەڵس و کەوتیشت لەگەڵیدا باش بێت پاک و بێگەردی بۆ ئەو پەروەردگارەی کە ئەو هەموو سۆز و بەزەیی خستوەتە دڵی پێغەمبەرەکەیەوە صلی الله عليه وسلم تەنانەت بەشداری لە چارەسەرکردنی کێشە تایبەتیەکانی خەڵکیشدا دەکات بەڵێ بە دڵنیاییەوە من خۆم ئەمەم تاقی کردوتەوە هەڵسوکەوتی نەرمونیان و دەربڕینی سۆز و خۆشەویستی لەگەڵ هاوسەر و کچانماندا لە پێش هەموو کەسێکیشدا لەگەڵ دایک و خوشکانماندا کاریگەریەکی وا گەورە و بەهێز دروست دەکات کە هەرگیز بە خەیاڵتدا نەهات بێت تەناو کەسانەش هەست بەم کاریگەریە بەهێزە دەکەن کە خۆیان ئەو جۆرە هەڵس و کەوتە جوانانیان پەیڕەو کردبێت و تاقییان کردبێتەوە بە دڵنیاییشەوە دەڵێم کەسانێک ڕێز لە ئافرەتان دەگرن کە خۆیان بەڕێزن کەسانێکیش بێڕێزی بەرامبەر ئافرەتان دەکەن کە خۆیان سووک و بێڕێزن هەڵوێستا ڕەنگە ئافرەت لەسەر هەژاری و ناشیرنی و سەرقاڵی هاوسەرەکەی ئارام بگرێت بەڵام زۆر بەکەمی دەتوانێت لەسەر ناشیرنی هەڵس و کەوتی هاوسەرەکەی ئارام بگرێت
خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. تەمەنی منداڵی لاپەڕا 33 زۆرن ئەو هەڵوێستانەی کە لە تەمەنی منداڵیدا لە ژیانماندا ڕوویانداوە و هەتا ئێستاش لە یادەوەریەکانماندا هەر تۆمارن. جا ئەو یادەوەریانە خۆش ببن یا ناخۆش لە ڕێگەی یادەوەریەکانتەوە بگەڕێەوە بۆ سەردەمی منداڵیت. ئەو کاتت لەبیر ناچێت کە مامۆستای قوتابخانە دیاریەکی پێشکەش کردوویت یان ئەو کاتەی کەسێک کە لە کۆڕ و کۆبوونێکی گشتیدا ستایشی کردوویت. ئەم یادگاریانە لە یادەوەریەکانتدا تۆمارە و لەبیرت ناچنەوە. بە هەمان شێوە یادەوەریە ناخۆشیەکانیش بە ئاسانی بیر ناچنەوە. ئەو کاتەی کە لە تەمەنی منداڵیتدا مامۆستا لێی داویت یان ئەو کاتەی لەگەڵ هاوڕێکانتدا دەمەقاڵەیەکت توش بووە یان ئەو کاتەی کە لە ماڵەوە ستوکاتیمان پێکرابێت یان کەسێک کە لە ئێمە لەلایەن هاوسەری باوکمانەوە ناڕەحەت کرابین. ئەمانە کۆمەڵە حاڵەتێکن لە یادەوەریماندا تۆمارن و بە ئاسانی ناسڕێنەوە. چەندان جاری وا هەبووە کاتێک چاکێک لەگەڵ منداڵێکدا کراوە تەنها کاریگەری لەسەر منداڵەکە جێنەهێشتووە بەڵکو کاریگەری لەسەر باوچی و کەسوکارەکەشی جێهێشتووە و خۆشەویستی هەمووان بەدەست هاتووە. کاتێک مامۆستایەک هەڵسوکەوتی جوان لەگەڵ قوتابیەکی سەرەتاییدا ئەنجام دەدات بەهۆی باسکردنی هەڵسوکەوتە جوانەکانی مامۆستاکەوە لەلایەن قوتابیەکەوە، مامۆستاکە لەلایەن باوک و کەسوکاری قوتابیەکە خۆشەویست دەبێت. کەواتە هەرگیز زەردەخەنە و لێو بەخەندەیت بەرامبەر بە منداڵ بەکەم مەزانە و هەوڵ بدە دڵ و دەرونی بەدەست بهێنیت و بە جوانترین هونەر و لێزانین هەڵسوکەوتی لەگەڵ ئەنجام بدە. ڕۆژێک لە قوتابخانە دەربارەی نوێ ژوانم بە کۆمەڵی قوتابی بچووک دەوتەوە. پرسیارم لێکردن دەربارەی فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر گرنگی نوێژ. یەکێک لە قوتابیەکان بە فەرمودەیەک گۆرامی دامەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێ بین الرجل وبین الكفر أو شرك ترك الصلاة، واتە جوداوازی نێوان مرۆڤی مسلمان و بێباوەڕ یان هاوڵدانەر وازهێنانە لە نوێژ. وەرامەکەیم زۆر لەلا جوان و سەرنجڕاکێش بوو. ئەوەندە کاری تێکردم کاتژمێرەکەی دەستم دانا و پێشکەشیم کرد. هەرچەندە کاتژمێرەکەشم کاتژمێرێکی ئاسایی و هەژارانە بوو. ئەم هەڵوێستا بوو بە هاندەرێک بۆ ئەو قوتابیە و زانست و زانیاری خۆشویست و بەرەو ئاراستەی قورئان لەبەرکردن هەنگاوی ناو خۆی بۆ ئەو بوارە تەرخان کرد. ڕۆژەکان تێپەڕین بەڵکو چەندین ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا ڕۆیی. پاشان لە یەکێک لە مزگەوتەکاندا بینیم پێشنوێژی مزگەوتەکە ئەو قوتابیە کە کاتژمێرەکەمم پێشکەش کرد. ئەو منداڵە کۆلیژی شەریعەی تەواو کرد بوو، لە یەکێک لە دادگاکانیشدا کاری دەکرد. منە و ڕووداوەم بیر نەما بوو. ئەو بیری خستمەوە. سەیر بکە دوای چەندین ساڵ ئەو هەڵوێستە لە یادەوەریەکانیدا تۆمارە و لە بیری نەچۆتەوە. جارێکی تر لە کۆڕێکی تردا گەنجێکی ڕوخسار گەشاوە و جوان زۆر بەگەرمی چاک و چۆنی لەگەڵ کردم و هەڵوێستێکی جوانی بیرخستمەوە کە کاتی خۆی لە منداڵیدا لە قوتابخانە بەرامبەری نواندبووم. جاری وهەیە بەهۆی ئەوەی کەسانێک هەڵسوکەوتێکی جوانیان لە مزگەوت لەگەڵ منداڵاندا نواندووە دەبینین ئەو منداڵانە بەدەستە بچووکەکانیان باوچیان ڕادەکێشن و دەیانبەن بۆ ماڵی ئەو کەسا ڕەوشت و هەڵسوکەوت جوانانە بۆ ئەوەی چاک و چۆنیان لەگەڵ بکەن. باوکانیشیان هەواڵی خۆشەویستی منداڵەکانیان بەو کەسانە ڕادەگەێنن. لێت ناشارمەوە جاری وهەیە لە کۆڕێک یان ئاهەنگێکی قەرەباڵغ کە خەڵکێکی زۆر بانکرابن زیادەڕەوی دەکەم لە ڕێزگرتن و دواندنی منداڵان و گوێ لە قسەکانیان دەگرم، هەرچەندە زۆر جار قسەکانیشیان زۆر گرنگ و بەبایەخ نەبن. ئەمەش وەکو ڕێزگرتنێک بۆ باوکی منداڵەکە لە هەمان کاتیشدا بۆ بەدەستێنانی خۆشەویستی منداڵەکە و باوکیشی. هاوڕێکم هەبوو زۆر جار لەگەڵ کوڕا بچووکەکەیدا دەمبینین. جاری وا هەبوو منداڵەکەیم دەدواند و بە نەرمونیانی هەڵسوکەوتم لەگەڵ دەکرد. ڕۆژێک لە شوێنێکی قەرەباڵغدا هاوڕێکەم دەستی منداڵەکەی گرتبوو، سڵاوێکی لێکردم و پاشان وتی چه هەڵسوکەوتێکت لەگەڵ کوڕەکەمدا کردووە و ئاوا توانیوتە دڵی بۆ لای خۆت ڕابکێشیت. چەند ڕۆژێک پێش ئێستا مامۆستایەکیان لە قوتابخانە پرسیاری لێکردبوون کە لە پاشە ڕۆژدا حەز دەکەن ببن بەچی. هەیان بوو وتبووی حەز دەکەن ببن بە پزیشک، هەیان بوو وتبووی حەز دەکەن ببن بە ئەندازیار، بەڵام ئەم کوڕەی من وتبووی حەز دەکەن ببن بە محەممەد عەریفی.
دەتوانن تێبینیەوە بکەی کە خەڵکی هەڵسوکەوتیان لەگەڵ منداڵان جداوازە کاتێک پیاوێک دێتە کۆڕ و دانیشتنیەکەوە و چاک و چۆنی و تەوقە لەگەڵ ئامادەبووان دەکات ئەگەر تەمەشا بکەیت ئەو منداڵەی کە لەگەڵیدایە و لە دوایەوە دەڕوات وەکو باوکی دەکات هەندێک لە خەڵکی بێئاگان بەرامبەر بچووکەکان هەندێکی تریان بە ساردی و بە بەشێکی کەم لە دەستی تەوقا لەگەڵ منداڵەکاندا دەکەن کەسی وا هەیە زۆر بە گەرمی تەوقە لەگەڵ منداڵاندا دەکات و بە زەردەخەنە و بە ڕوویەکی خۆشەوە دەڵێت چۆنی پاڵەوان حاڵ و ئەحواڵت چۆنە زیرەک و وریا بە دڵنیاییەوە ئەم جۆرە کەسە لە لای منداڵە خۆشەویست دەبێت و دەچێتە دڵیەوە بەڵکو ئەم کەسە لە لای دایک و باوکی منداڵەکەش خۆشەویست دەبێت یەکەمین مامۆستا و پێشەوا و پەروەردەکار صلى الله عليه وسلم بە جوانترین شێوە و شێواز هەڵسوکەوتی لەگەڵ منداڵاندا ئەنجام داوە ئەوە تا ئەنەسی کوڕی مالیک رضی الله عنه برایەکی بچووکی دەبێت پێغەمبەریش صلى الله عليه وسلم یاری لەگەڵ دەکات و بەنازنا و بانجی دەکات ئەم منداڵە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم بە ئەبوو عەمیر بانجی دەکات باڵندێکی دەبێت و پاژماوەیەک باڵندەکەی دەمرێت پێغەمبەریش صلى الله عليه وسلم کاتێک منداڵەکە دەبینێ یاری لەگەڵ دەکات و پێی دەفەرمێت یا ئەبا عەمیر ما فعل النغير هەر کاتێکیش پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم بەلای منداڵاندا بڕۆیشتایە سڵاوی لێ دەکردن و دەستی بەسەریاندا دەهێنا کاتێکیش لە غەزا و جەنگ دەگەڕایەوە منداڵان بەرەو پیری پێغەمبەر صلى الله عليه وسلم دەهاتن و ئەمیش لەگەڵ خۆی سواری دەکردن هەروەها کاتێکە لە جەنجی مۆتا گەڕانەوە گەیشتنەوە شاری مەدینە بەرەو پیریان هاتن پێغەمبەریش صلى الله عليه وسلم فەرمووی منداڵەکان لەگەڵ خۆتان سەر بخەن و کوڕەکەی جعفەریش بدەن بە من بەڵێ عەبدوڵای کوڕی جعفەری وەرگرت و لە پێش خۆیەوە سواری وڵاخەکەی کرد ڕۆژێکی تریان پێغەمبەر صلى الله عليه وسلم دەستنوێژی دەشۆرد منداڵێکی 5 ساڵە دێت بۆ لای پێغەمبەریش صلى الله عليه وسلم هەندێک ئاو دەکاتە دەمی پیرۆزیەوە و پاشان دەیکات بە ڕوخساری منداڵەکە بە شێوەیەکی گشتی پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕووخۆش و دەمبەخەندە بووە لەگەڵ خەڵکیدا و هەوڵی داوە خۆشی بخاتە دڵیانەوە ڕوحسوک بووە لە لای خەڵکی و هەرگیز لێی بێزار نەدەبوون ڕۆژێک پیاوێک دێت بۆ لای پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم و داوای ئاژەڵێکی لێ دەکات بۆ ئەوەی لە غەزا و جەنگدا سواری بێت پێغەمبەر صلى الله عليه وسلم پێی دەفەرمێت بەچکە وشترێکت دەدەمێ سواری بیت پیاوەکە لە لای سیر دەبێت و لە دڵی خۆیدا دەڵێت بەچکە وشتر چۆن منی بۆ هەڵدەگیرێت هەر بۆیە دەڵێت ئەی پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم چی لە بەچکە وشتر بکەم پێغەمبەری ئازیزیش صلى الله عليه وسلم لە وەرامدا پێی دەفەرمێت ئەی هەموو وشترێک بەچکەی وشترێکی تر نییە پێغەمبەر صلى الله عليه وسلم مەبەستی ئەوە بوو وشترێکی سواری گەورەی دەداتێ بەڵام خۆ هەر بەچکەی وشترێکی تر بووە ڕۆژێکی تر پێغەمبەر صلى الله عليه وسلم هەر بۆ خۆشی بە ئەنەس دەفەرمێت ئەی خاوەند و گوێچکە جارێکی تر ئافرەتێک دێت بۆ لای پێغەمبەر صلى الله عليه وسلم و سکاڵای لە مێردەکەی دەکات پێغەمبەریش صلى الله عليه وسلم پێی دەفەرمێت مێردەکەت ئەو پیاوەیە کە لە چاویدا سپیایەک هەیە ئافرەتەکە کاتێک گوێی لەم قسێ دەبێت دڵی ڕاد دەچڵەکێت و وا گومان دەبات کە پیاوەکەی کوێر بووە هەروەک پەروەردگار لە باسی یعقوب عليه السلام دا دەفەرمێت وەبیەضەت عەیناه من الحزن فهو کەظیم واتە چاوەکانی سپی هەڵگەڕاو ئاوی سپی تێزا و بینینی نەما لە ئاخ و داخ و خەفەت و ئێشدا هەر خەم و پەژارەی خۆی دەخواردەوە ئافرەتەکە دەگەڕێتەوە بۆ لای مێردەکەی و سەیری چاوی دەکات و لێی وردەبێتەوە و دەڵێت پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی لە چاوی مێردەکەتدا سپیایەک هەیە مێردەکەشی دەڵێت ژنەکە ئایا چاوی هەموو کەسێک سپیەکەی لە ڕەشەکەی زیاتر نییە بەڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم کاتێک گاڵتە و قسەی خۆشی لەگەڵ کەسێکدا بکردایە بە تەواوی تێکەڵی دەبوو هەروەها لەگەڵیدا پێدەکەنی و دڵی خۆش دەکرد ڕۆژێک ئیمامی عومەر رضی الله عنه دەچێت بۆ لای پێغەمبەر صلى الله عليه وسلم و دەبینێت پێغەمبەر صلى الله عليه وسلم لە هاوسەرەکانی تووڕە بووە
بەهۆی ئەوەی هاوسەرەکانی داوای بژێوی زیاتریان لێ کردبوو. ئیمامی عومەر پەروەردگار لێی ڕازی بێت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک ئێمە لەناو قوڕەیشدا بووین ئەگەر دەتبینین چۆن بەسەر ئافرەتاندا زاڵ و بەدەسەڵات بووین چۆن دەیانتوانی داوای بژێوی زیاترمان لێ بکەن بەڵام کاتێک هاتین بۆ شاری مەدینە و ئافرەتانمان بینیان ئافرەتانی مەدینە بەسەر پیاوانیاندا زاڵ و دەسەڵاتدار بوون هەر بۆیە ئافرەتانی ئێمەش لەوانە فێربوون و ئێستا ژوا دەبینی دەنگمان بەسەردا بەرز دەکەنەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم کاتێک گوێی لەم قسانەی ئیمامی عومەر بوو ڕوخساری گەشایەوە و زەردەخەنە کەوتە سەر لێوە پیرۆزەکانی. پاشان ئیمامی عومەر پەروەردگار لێی ڕازی بێ لە قسەکانی بەردەوام بوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم زیاتر بزەخەنەی بۆ کرد و ددانە پیرۆزەکانی دەرکەوتن. هەموو ئەمانەشی بۆ دڵخۆشی و خۆشی خستنە دڵی ئیمامی عومەرەوە بوو. ئەگەر بەم شێوەیە هەڵسوکەوت لەگەڵ خەڵکیدا بکەین ئەوسا بەڕاستی چێژی ڕاستەقینە لە ژیان وەردەگرین و خۆشمان و خەڵکیش دڵخۆش دەکەین. بیرۆکە منداڵ وەکو قوڕێکی نەرم و شلوایە چۆن هەڵسوکەوتی لەگەڵ بکەیت بەو شێوەیەی لێ دەردەچێت. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. لەگەڵ ژێردەستە و کارگوزاراندا لاپەڕا 48 پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بەپێی گونجان لەگەڵ کەسەکاندا هەوڵی دەدا بە شێوەیەکی جوان بچێتە دڵی خەڵکیەوە و کاریگەریان لەسەر دروست بکات. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم مامی کۆچی دوایی کرد بێباوەڕانی قوڕەیش زیاتر ئازاری پێغەمبەری خوددایان صلی الله عليه وسلم دەدا و هەوڵیان دەدا زیاتر ناڕەحەتی بکەن. هەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرەو شاری تائیف کەوتەڕێ. سابەڵک و هۆزەکانی دانیشتووی تائیف لە سەروی هەمووشیانەوە هۆزی ثەقیف پشتگیری بکەن و باوەڕی پێبهێنن. کاتێک گەیشتە شاری تائیف چوو بۆ لای سێ کەسی ناوداری هۆزی ثەقیف کە هەرسێکیان برابوون بە ناوەکانی عەبدوللەیل و حەبیب و مەسعود. بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵیان دانیشت و بانگی کردن بۆ لای یەکخواپەرستی و داوای پشتیوانی و پشتگیری لێکردن. بەڵام ئەوان زۆر بە خراپی و بەناشیرینی وەرامیاندایەوە. یەکێکیان وتی ئەگەر پەروەردگاری تۆ بە پێغەمبەر ڕەوانە کردبێ ئەوە شەرت بێت پەردەی کەعبە بدڕێنم. دووەمیان وتی پەروەردگار کەسی دەست نەکەوت بیکات بە پێغەمبەر تۆ نەبیت. سێمیان وتی هەرگیز قسەت لەگەڵ ناکەم و نادوێنم لەبەرەوەی ئەگەر ڕەوانەکراوی پەروەردگار بیت هەر وەک خۆت دەیڵێت ئەوە تۆ زۆر لەوە گەورەتری کە من قسەت لەگەڵ بکەم. خۆگەر درۆژ بەدەم پەروەردگارۆ بکەیت ئەوە دووبارە پێویست ناکات قسەت لەگەڵ بکەم. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لەم قسە زبر و ڕق و ناخۆشانە بوو لەلایەن هەستا و لە گەورە پیاوانی ثەقیف نائومێد و بێهیوا بوو. دڵتەنجیش بوو بەوەی ئەگەر قوڕەیش بەم هەواڵە بزانن ئەوە زیاتر ئازاری دەدەن و ناڕەحەتی دەکەن. هەر بۆیە داوای لێکردن ئەم هەواڵە با لەلایەن بەنهێنی بمێنێتەوە و باسی نەکەن. بەڵام ئەم داواکاریشیان بە قسە نەکرد و نەفام و شێت و بەندەکانیان لێهاندا و بە هاوار و جنێ و قسەی ناشیرن شوێنی کەوتن و بەردبارانیان کرد هەتا ئەو کاتەی خەڵکێکی زۆری لێکۆ بوونەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم چوە ژێر سێبەری دیواری باخی عوتبە و شەیبەی کوڕانی ڕەبیعەوە و ئەو خەڵکەش کەوا شوێنی کەوتبوون گەڕانەوە. کاتێک کوڕانی ڕەبیعە پێغەمبەریان صلی الله عليه وسلم بەو شێوەیە دیت بەزەی و سۆزیان بۆی جوولا. بەندێکیان هەبوو بە ناوی عەداس کە مەسیحی بوو. بانجیان کرد و پێیان وت هێشویەک ترێ بۆ ئەو پیاوە بەرە و پێی بڵێ ئەم هێشوەترەیە بخۆ. عەداس بە هێشوەترێکەوە چوو بۆ لای پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و لە بەردەمی داینا و پاشان بە پێغەمبەر صلی الله عليه وسلمی وت بخۆ. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەستی پیرۆزی بۆ درێژ کرد و فەرمووی بسم الله. پاشان دەستی بە خواردنی هێشوەترێکە کرد. عەداس سەری سوڕما وتی سوێند بە پەروەردگار خەڵکی ئەم ناوچەیە ئەم قسەیە ناکەن و ناڵێن بسم الله. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی عەداس خەڵکی کوێیت؟ ئەی لەسەر چ ئاینێکیت؟ عەداس وتی خەڵکی شاری نەوینەوام و لەسەر ئاینی مەسیحیشم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی
خەڵکی شارەکەی یونسی کوڕی مەتای پیاو چاکیت؟ عەداس لەم قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرسام بوو. پاشان وتی تۆ یونسی کوڕی مەتا چۆن دەناسیت؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یونس برامە، ئەو پێغەمبەری پەروەردگار بوو، منیش پێغەمبەرم. ئالەم ساتەدا عەداس خۆی بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دا و سەر و قاچی پێغەمبەری صلی الله عليه وسلم ماچ کرد. کوڕەکانی ڕەبیعەش سەیریان دەکرد و یەکێکیان بەوی تریانی وت ئەوە بەندەکەی خراپ کردی. کاتێکش عەداس گەڕایەوە کاریگەری بینینی پێغەمبەری خودای صلی الله عليه وسلم بە ڕوخسارەوە دیار بوو. گەورەکەی پێی وت هاوار بۆ تۆ عەداس، ئەوە بۆ دەست و سەر و قاچی ئەو پیاوەت ماچ کرد. عەداسی جوتی گەورم، سەرزەوی کەسی باشتری لەو پیاوە تێدا نییە. هەواڵێکیشی پێدام جگەل لە پێغەمبەران کەسی تر ئەو هەواڵە نازانێت. پاشان گەورەکەی وتی عەداس وریابە لە ئاینەکەیت هەڵت نەجێڕێتەوە و لات نەدات. ئاینەکەی خۆت لە ئاینی ئەو پیاوە باشترە. ئایا ئەمڕۆ ئێمە ناتوانین لە کۆمەڵگەدا و لەگەڵ خەڵکیدا بە جوانترین شێوە هەڵس و کەوت بکەین؟ با ئەو خەڵکانەش لە هەر ئاست و پلە و پایەکدا بن، هەروەک پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەداسی بەندەدا ئەو شێوە هەڵس و کەوتە ناوازە و جوانەی بەکارهێنا. سەرنج لەگەڵ مرۆڤەکاندا بە شێوەیەک هەڵس و کەوت بکە کە مرۆڤن، نەک لەسەر بنەمای شکل و شێوە و سەروەت و سامان و پلە و پایە و وەزیفەیان. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. لەگەڵ بێباوەڕان و دوژمناندا لاپەڕا 51. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ بێباوەڕانیشدا دادپەروەرانە مامەڵەی دەکرد و لەسەر ئازار و ناڕەحەتیەکانیان ئارامی دەگرت و هەوڵی دەدا چاکسازیان تێدا بکات و بەرەو ئاکارە جوانەکان ئاراستەیان بکات. ئەی چۆن وانە بێت لە کاتێکدا پەروەردگار دەربارەیان لە سوورەی ئەلئەنبیا ئایەتی 107 دەفەرموێت وما أرسلناك إلا رحمة للعالمين. واتا أي محمد صلى الله عليه وسلم ئێمە تۆمان ڕەوانە نەکردووە و تەنها بۆ ئەوە نەبێت کە ببیتە ڕەحمەت و بەرەکەت بۆ هەموو جیهانەکان، جیهانی ئادەمیزاد و گیاندار و ڕوەک و پەری و تا دوایی. بۆچێ؟ بۆ ئیمانداران؟ نەخێر، بۆ هەموو جیهان، بۆ هەموو مرۆڤەکان، تەنانەت بۆ ئاژەڵان و ڕوەک و بێجیانەکانیش. ئەوە تا جوولەکەکان زۆر ئازاری پێغەمبەری خودایان صلی الله عليه وسلم دەدا، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر نەرمونیان بوو لەگەڵیان. عایشەی دایکی ئیمانداران پەروەردگار لێ ڕازی بێت دەفەرموێت جوولەکەکان بەلای ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دا دەڕۆیشن و لەباتی بڵێن ئەسسەلام عەلەیکم دەیانوت ئەسسام عەلەیکم، واتە لەناوچوون و مردنتان لەسەر بێت. پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم دەیفەرموو هەروەها لەسەر ئێوەش. بەڵام عایشە پەروەردگار لێ ڕازی بێت لەسەر ئەم قسە ناشرینەی جوولەکان ئارام ناگرێت و پێیان دەڵێت مردن لەسەر ئێوە بێت، هەروەها نەفرین و ڕقی پەروەردگاریشتان لەسەر بێت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی ئایا گوێت لە من نەبوو چیم پێگوتن؟ وەرامم دانەوە و پەروەردگار لێ وەرگرتم و ئەوەی وانی وەرنەگرت. بەڵێ پێویست ناکات جنێ و قسەی ناشرین بە جنێ و قسەی ناشرین وەرام بدرێتەوە. ئایا پەروەردگار نەیفەرمووە وەقولوا للناس حوسنا، واتە بە گفتاری چاک و جوان لەگەڵ خەڵکیدا بدوێن. جارێک لە جاران پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵانیدا لە یەکێک لە غەزاکان دەگەڕێنەوە و لە ناوچەیەک لا دەدەن بۆ ئەوەی پشوویەک بدەن. هاوڵان هەر یەکە دەستە ژێردارێکەوە و خەویان لێ دەکەوێت. پێغەمبەری ئازیزیش صلی الله عليه وسلم دەچێتە ژێرسێبەری دارێکە و شمشێرەکەی با لقێک لە لقەکانی دارەکەوە هەڵدەواسێت و دەخەوێت. یەکێک لە بێباوەڕان کاتێک دەبینێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژێردارێکدا بە تەنها خەوی لێکەوتووە، ئەم هەلا دەقۆزێتەوە و زۆر بە ئارامی دەکەوێتە ڕێو شمشێرەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دارەکە دەکاتەوە و بە دەنگێکی بەرز هاوار دەکات و دەڵێت ئەی محەممەد، کێ لە دەستی من دەتپارێزێت و ڕزگارت دەکات؟
پێغەمبەریش صلی الله عليه وسلم با خەبەری دەبێتەوە و دەبینێت پیاوێک بە شمشێرەکەیەوە بەسەر سەریەوە وەستاوە و پێغەمبەریش صلی الله عليه وسلم بەتەنهایە و هاوڵانی بڵاویان لێکردووە. پیاوەکەش لەو پەڕی بەهێزیدایە و هەر زوو ئەم قسەیە دووبارە دەکاتەوە و دەڵێت چێ لە من دەتپارێزێت و ڕزگارت دەکات. پێغەمبەری ئازیزیش صلی الله عليه وسلم بەو پەڕی متمانەوە دەفەرمێت ئەڵڵا لە دەستی تۆ ڕزگارم دەکات و دەمپارێزێت. پیاوەکەت دەشڵەژێت و شمشێرەکەی لەدەست بەردەبێتەوە. ئەم جاریان پێغەمبەر صلی الله عليه وسلم شمشێرەکەی هەڵدەگرێت و دەفەرمێت ئەی تۆ چێ لە دەستی من دەتپارێزێت و ڕزگارت دەکات. پیاوەکە ڕخساری دەژاکێت و دەشڵەژێت و داوای بەزەیی لە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەکات و دەڵێت هیچ کەسێک لە دەستی تۆ ڕزگارم ناکات لەگەڵم باش بە. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەفەرمێت مسلمان دەبیت؟ پیاوەکە دەڵێت نەخێر، بەڵام لەگەڵ هیچ هۆز و خەڵکانێکدا نابم کە لە دژت بجەنگن. پێغەمبەریش صلی الله عليه وسلم لێی خۆش دەبێت. ئەو پیاوە گەورەی هۆزەکەی بوو. کاتێک گەڕایەوە بۆ ناو هۆزەکەی بانجی کردن بۆ ئەوەی مسلمان بن. هەمیان بەدەم بانگەوازەکەیەوە هاتن و مسلمان بوون. بەڵێ لەگەڵ خەڵکیدا باش بە، دڵ و دەرونیان کەمەندکێش دەکەیت. ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەڵسوکەوتی جوان ڕوبەڕووی دوژمنە سەرسەختەکانیشی بۆ و توانی خۆی لەلایەن شیرین و خۆشەویست بکات و ڕێگەی هیدایەتیان پیشان بدات و لە بێباوەڕی ڕزگاریان بکات. کاتێک بانگەوازی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو خەڵکیدا بڵاو بووە، قوڕەیش هەموو ڕێگەیەکیان لە دژی گرتە بەر، هەموو بربەستێکیان بۆ بەرپەسدانەوەی بانگەوازی ئیسلام بەکارهێنا. بەڵام بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ ئاینی ئیسلام پەرەی دەسەند و ژمارەی مسلمانانی زیادیان دەکرد. هەر بۆیە زیرەکترین پیاوی قوڕەیشیان دیاری کرد بۆ ئەوەی بینێرن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی قسەی لەگەڵ بکات و لەگەڵیدا ڕێک بکەون. بۆ ئەو مەبەستەش عوتبەی کوڕی ڕەبیعیان دیاری کرد و بە نوێنەراتی قوڕەیش ناردیان بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵێ عوتبە بەرەو لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوتە ڕێ و گەیشتە لای. کاتێک گەیشتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی زۆر بە ئارامی دانیشتووە. پاشان پرسیاری کرد و وتی محەممەد تۆ باشتری یان عەبدوڵای باوکت؟ پێغەمبەریش صلی الله عليه وسلم وەکو ڕێزێک بۆ باوکی بێدەنگ بوو. پاشان وتی ئەی تۆ باشتری یان عەبدولموطەلیبی باپیرەت؟ بە هەمان شێوەی پێشوو پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ڕێزێک بۆ باپیرەی بێدەنگ بوو. پاشان عوتبە وتی ئەگەر خۆت بە باشتر لەوان دەزانیت قسە بکە با گوێمان لێبێت، ئەگەر ئەوانیش لە خۆت بە باشتر دەزانیت خۆ ئەوان ئەو پەروەردگاریان دەپەرست کە تۆ ڕەخنەی لێ دەگریت و بە سووکی باسی دەکەیت. پێش ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەران بداتەوە، عوتبە تووڕە دەبێت و دەڵێت سوێند بە پەروەردگار هیچ شومیەک بە وێنەی تۆ تووشی هۆزەکەمان نەبووە. ناکۆچی و جوداوازیت لە نێوانمان دروست کرد، کەم و کوڕی لە ئاینەکەمان دەگریت و بە سوچی باسی خوایەکانمان دەکەیت. لەناو عەرەبدا ئابڕووت بردوین، هەتاوامان لێ هاتووە بە شێوەیەک باز دەکرین و پێمان دەڵێن لەناو قوڕەیشدا جادوگەر پەیدا بووە. سوێند بە پەروەردگار چاوەڕێی ئەوە دەکەین کە هەندێکمان شمشێر هەڵگرین و دوای یەک ببڕینەوە. عوتبە ڕەنگ و ڕوخساری گۆڕا بوو، زۆر تووڕە بوو. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو پەڕی ئارامی و ڕێزەوە گوێی گرت بوو. پاشان عوتبە ویستی بەهۆی سەروەت و سامان و پلە و پایەوە وا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بکات، واز لە بانگەوازەکەی بهێنێت و پێیوت ئەی محەممەد ئەگەر مەبەستت دەستکەوتنی سەروەت و سامانە ئەوە ئەوەندەت ماڵ و سامان بۆ کۆ دەکەینەوە هەتا دەبیت بە دەوڵەمەندترین پیاوی قوڕەیش. ئەگەر مەبەستت بەدەستێنانی پلە و پایە و گەورەیە ئەوە دەتکەن بە گەورەی خۆمان. هۆگەر حەزیشت بە ئافرەتی جوانە ئەوە هەر ئافرەتێک دەست نیشان دەکەیت، ئێمە دەیان ئافرەتت لێمارە دەکەین. ئەگەریش پەری و جنۆکە سەریان لێ داویت و ناتوانیت لە خۆتیان دوور بخەیتەوە ئەوە داوای باشترین پزیشک و دانات بۆ دەکەین و هەرچی سەروەت و سامانیشمان هەیە لەو پێناوەدا بۆتی خەرز دەکەین هەتا چاک دەبیتەوە. عوتبە بەم شێوە ناشیرنە لەسەر قسەکانی بەردەوام بوو. کۆمەڵێک پەیمانی تەفرەدەری دا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە بەرامبەریشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم
زۆر بە ئارامی و لەسەر خۆیی گوێی گرتبوو. بەڵێ قسە و پەیمانەکانی عوتبا لە مڵک و ماڵ و سەروەت و سامان و ئافرەت و چارەسەری نەخۆشی کۆتاییان هات. ئەم جاریان عوتبا بێدەنگ بوو، چاوەڕێی وەرامی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری بەرز کردەوە و سەیری عوتبەی کردو. زۆر بە ئارامی پێی فەرموو: ئایا تەواو بوویت ئەی باوکی وەلید؟ عوتبە چاوەڕێی ئەم کارە جوانەی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکرد، هەر بۆیە زۆر بە کورتی وەرامی داوەوتی: بەڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: دەی گوێم لێ بگرە. عوتبەش وتی: دەی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی کرد بە قورئان خوێندن و لە سوڕەی فوسیلەت ئایەتی 1 تا 4 بۆ خوێندەوە کە دەفەرمێت: حميم تنزيل من الرحمن الرحيم كتاب فصلت آياته قرآنا عربيا لقوم يعلمون بشيرا ونذيرا فأعرض أكثرهم فهم لا يسمعون. واتا بناوی پەروەردگاری بەخشندەی میهرەبان، هەر پەروەردگارە خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانەی ئەم قورئانە دابەزێنراوە لەلایەن پەروەردگاری خاوەن بەزەی و میهرەبانەوە. کتێبەکە ئایەت و فەرمانەکانی بەشکراوە و جیاکراوەتەوە، ئیمان و کوفر، حەڵاڵ و حەرام، چاکە و خراپە و تا دوایی. قورئانەکە بە عەرەبیەکی ڕەوان بۆ کەسانێک کە دەیزانن و شارەزان هەیە لە زمانەوانی و زانستەکان. هەرم قورئانە مژدەبەخشە بە ئیمانداران، ترسێنەری کافرانە، کەچی زۆربەی هاوڵدانەران پشتیان تێکردو، بەرهەڵستیان کردو نابیستن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر قورئان خوێندنەکەی بەردەوام بوو. عوتبەش کەوتە لەرزە و موچڕکە بەلەشی دادەهات و دەچوو، هەردوو دەستی خستە پشتیەوە و پاڵی پێیانەوەدا و گوێبیستی ئاەتەکانی قورئانی پیرۆز بوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەر بەردەوام بوو هەتا گەیشتە ئەو ئاەتەی کە لە سوڕەی فوسیلەت ئاەتی 13 کە دەفەرمێت: فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود. واتا جا ئەگەر لەگەڵ ئەم هەموو باسی دەسەڵات و توانای و زاناییەی پەروەردگاری گەورەدا پشتیان هەڵکرد و گوێیان نەگرت، پێیان بڵێ: من ئاگادارتان دەکەم لەوەی کە شریخە و بروسکە و کارە ساتێکتان بەسەر بێت وەک ئەوەی بەسەر عاد و ثەمود هات. کاتێک عوتبە گوێی لەم ترساندنا قورئانیە بوو، ڕاپەڕی و بەپەلە دەستی خستە سەردەمی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی لە قورئان خوێندنەکەی واز بهێنێت و بوەستێت. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بەردەوام بوو هەتا گەیشتە ئەو ئاەتە پیرۆزەی کە سوژدەی تێدایە، ئاەتی 38 سوڕەی فوسیلەت کە دەفەرمێت: فإن استكبروا فالذين عند ربك يسبحون له بالليل والنهار وهم لا يسأمون. واتا جا ئەگەر بێبڕواکان خۆیان بەزل و گەورە بزانن ئەوە وازیان لێ بهێنا، چونکە ئەو فریشتانەی لە خزمەت پەروەردگاری تۆدان شەو و ڕۆژ سەرگەرمی تەسبیحات و ستایشن، هەرگیز بێزاری ڕویان تێ ناکات و خۆیان بە گەورە نازانن. پاشان سوژدەی برد و سەری بەرز کردەوە و سەیری عوتبەی کرد و فەرمووی: گوێت لێ بوو باوکی وەلید؟ عوتبە وتی: بەڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ئەوا تۆ و ئەویش ئەوەی کە گوێت لێ بوو. عوتبە هەڵسا و ڕۆیشتەوە بۆ لای هاوڵەکانی، ئەوانی زۆر بە تامەزرۆیە چاوەڕێی عوتبەیان دەکرد. کاتێک گەیشتەوە لایەن هەندێک لە هاوڵانی سوێندیان بۆ هەندێکیان خوارد کە ئەو ڕوخسارەی ئێستای عوتبە زۆر جوداوازە لەو ڕوخسارەی پێش ڕۆیشتنەکەی. کاتێک لەلایەن دانیشت پێیان وت: هەواڵ چیە ئەی باوکی وەلید؟ عوتبەش وتی: سوێند بە پەروەردگار، گوێبیستی وتەیەک بووم هەرگیشتی وام گوێ لێ نەبووە. سوێند بە پەروەردگار، ئەو وتەی من گوێبیستی بووم نەهۆنراوە بوو نەجادوو. ئەی قوڕەیش بەگوێم بکەن و واز لەو پیاوە و ئەوەی پێیەتی بهێنن. سوێند بە پەروەردگار لەو وتانەی کە من گوێبیستی بووم هەواڵێکی زۆر گەورە هەیە. ئەی هۆزەکەم، ئەو وتانەم لە محەممەد بیست. حامیم تنزیل من الرحمن الرحیم و ئاەتی 13 سوڕەی فوسیلەت کە دەفەرمێت:
فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود. ئیتر دەستم خستە سەردەمی بۆ ئەوەی واز بهێنێت بە دڵنیاییشەوە ئێوە هەمووتان دەزانن کاتێک محەممەد قسێک بکات درۆ ناکات، بۆیە ترسام سزا و ناڕەحەتیتان بۆ دابەزێت. پاشان عوتبە کەمێک بە بێدەنجی مایەوە و بیری دەکردەوە، دەور و بەرەکەشی هەموو سەیریان دەکرد و چاویان تێبڕی بوو. پاشان وتی سوێن بە پەروەردگار لە قسەکانیدا شیرینی و خۆشیەک هەبوو، شیرینیەکی لە ڕادەبەدەر، واتە بەرزەکانی هاوشێوەی میوە بوون و ئەو وتانەش بەسەر هەموو شتێکدا بەرز دەبێتەوە و هیچ شتێکیش ناتوانێت بەسەر ئەو قورئانەدا بەرز بێتەوە و هەر شتێکیش بەرنگاری بێتەوە تێکی دەشکێنێت. قسەکانی قسەی مرۆڤ نەبوو. ئەوانی ژووتیان ئەی باوچی وەلید، ئەوەی تۆ دەیڵێت هۆنراوێ هۆنراوە. عوتبە ژووتی سوێن بە پەروەردگار، هیچ پیاوێک هێندەی من شارەزایی هۆنراوە نییە. بە دڵنیاییەوە ئەو قسانەی ئەو دەیکرد هۆنراوە نەبوون و لە هۆنراوەش ناچوون. بەردەوام عوتبە هۆزەکەی دەدواند بۆ ئەوەی ڕازیان بکات، بەڵام بەداخەوە بەگوێیان نەکرد. ڕاستە عوتبە مسلمان نەبوو، بەڵام نەرم و نیانی و مەیلی بۆ لای ئیسلام هەبوو. سەیر بکە هەڵسوکەوتی جوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن کاری کردە سەر عوتبە. هەرچەندە عوتبە لە گەورە بێباوەڕانی قوڕەیش بوو، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند بە جوانی گوێی لە قسەکانی گرتو، بە تەنها جارێکیش قسەکانی پێ نەبڕی. ڕۆژێکی تر بە هەمان شێوە قوڕەیش کۆبوونەوە و حەسینی خوزاعیان دیاری کرد بۆی گفتوگۆ لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بکات و بەر لە بانگەوازەکەی بگرێت. ئەم پیاوە باوشی هاوڵی بەڕێز عیمرانی کوڕی حەسین رضی الله عنه بوو. باوشی عیمران کەوتە ڕێو، چوو بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە کاتێکدا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو هاوڵانیدا دانیشت بوو. بە هەمان شێوەی پێشتری نوێنەرانی قوڕەیش دەستی کرد بە قسەی ناخۆش وتی ناکۆچیت لە نێوانمان دروست کرد و دووبەرەچیت خستە ناومان و تا دوایی. پێغەمبەریش صلی الله علیه وسلم هەر بێدەنگ بوو هەتا هەموو قسەکانی تەواو کرد. پاشان زۆر بە ئارامی و بە جوانی پێی فەرموو باوکی عیمران تەواو بوویت؟ ئەوی ژووتی بەڵێ. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی دەی هەندێک پرسیارت لێ دەکەم و وەرامم بدەرەوە. باوکی عیمران وتی دەی گوێم لێیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری کرد و فەرمووی باوکی عیمران ئەمڕۆ ئێوە چەند خوددا دەپەرستن؟ باوکی عیمران ژووتی حەوت، شەشیان لە زەوین و دانێکیان لە ئاسمانە. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی کامیان جێگەی هیوا و ئومێد و ترسە؟ باوکی عیمران وتی ئەوەیان کە لە ئاسمانە. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە ئارامیەوە فەرمووی ئەی باوکی عیمران ئەگەر مسلمان بیت دوو شت فێر دەکەم کە سوودت پێدەگێنن. باوکی عیمران یەکسەر لەوێ مسلمان دەبێت و پاشان دەڵێت ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دوو شێم فێر بکە کە پەیمانت پێدام. پێغەمبەریش صلی الله علیه وسلم دەفەرمێ بڵێ پەروەردگار بەرچاو ڕۆشن و پێشبینیم پێ ببەخشە و لە شەڕی دەرونیشم بمپارێزە. ئای بۆ ئەو هەڵس و کەوتە بەرز و جوانە. بەڕاستی ئەو شێوازە هەڵس و کەوتە زۆر سوود بەخشە بۆ بانگەوازکردنی بێباوەڕان و ڕاکێشانیان بەرەورخێر و چاکە. گەنجێک بۆ خوێندن دەچێت بە وڵاتی ئەڵمانیا و لە شوقێکدا نیشتەجێ دەبێت. گەنجێکی ئەڵمانی دراوسەی دەبێت، هەرچەندە جگە لە دراوسەیەتی هیچ پەیوەندێکیان پێکەوە نابێت. گەنجە ئەڵمانیەکە گەشتێکی کتوپڕی بۆ دروست دەبێت و دەڕوات. ئەم گەنجە بەشداری کڕینی ڕۆژنامەیەکی کردووە، هەر بۆیە ئەو فەرمانبەرەی ڕۆژنامە دابەش دەکات. هەموو ڕۆژێک ڕۆژنامەی گەنجەکە لە بەردەم دەرگای ماڵیان دادەنێت. گەنجە مسلمانەکەش ئاگاداری کەڵەکەبوونی ڕۆژنامەکان دەبێت. لە بەردەم دەرگای دراوسێ ئەڵمانیەکەی پرسیار دەکات و بۆی دەردەکەوێت کە گەشتی کردووە و لە ماڵ نییە. هەر بۆی هەڵدەستێت بە کۆکردنەوەی ڕۆژنامەکان و لە شوێنێکدا بۆی هەڵدەگرێت. لە دوای 2 یان 3 مانگ کاتێک دراوسێ ئەڵمانیەکە دێتەوە بەخێرهاتنەوەی لێ دەکات و پاشان ڕۆژنامەکانی دەداتێ و پێی دەڵێت وتم لەوانەیە لە ڕێی ئەم ڕۆژنامەیەوە بەشداری پێشبڕچێکت کرد بێت یاخود بابەتێکی تایبەتی بخوێنیتەوە و مەبەستت پێت لە دەستت دەرنەچێت. هەر بۆیە ویستم ڕۆژنامەکان نەفەوتێت و بۆم هەڵگرتوویت. گەنجە ئەڵمانیەکە زۆر بەسەرسامی و سەیری ئەم گەنجە مسلمانە دەکات و پێی دەڵێت لەسەرم کارت هیچ پاداشت و کرێکرد ناوێت؟
گەنجە موسڵمانەکەت دەڵێت نەخێر بەڵکو ئاینەکەم فەرمانمان پێدەکات لەگەڵ دراوسێدا باش بین تۆش دراوسەیت و دەبێت هەڵسوکەوتم لەگەڵتدا جوان و باش بێت بەڵێ ئەم گەنجە موسڵمانە لەسەر چاکە و هەڵسوکەوتی جوان بەردەوام دەبێت لەگەڵ دراوسێ ئەڵمانیەکەیدا هەتا ئەو گەنجە موسڵمان دەبێت بەڕاستیەوە تام و چێژی ڕاستەقینەی ژیانە دەی هەست بکە کە ژمارەیەکی لە لای ڕاستەوە نەک سفری دوای فاریزە دەی با جێگەی دەستت دیار بێت لە کۆمەڵگەدا بە هەموو شێوازێک بەندایەتی بۆ پەروەردگارت ئەنجام بدە تەنانەت بە ئاکار و ڕەفتارەکانیشت چەندان بێباوەڕ هەن بەهۆی هەڵسوکەوتی هەندێک بەناو موسڵمانەوە لەسەر بێباوەڕی خۆیان بەردەوام بوون و نەهاتوونەتە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە جا بەهۆی زوڵم و ستەمیە و بەناو موسڵمانانەوە بێت یان بەهۆی غەش و فێڵ و تەڵەکەوە بێت یان بەهۆی ئازاردانی دراوسێتیەوە بێت یان بەهۆی هەر هۆکارێکی ترەوە بوو بێت دەی با پەڕێکی سپی هەڵدەینەوە و سەر لە نوێ هەوڵ بدەین بە ئاکار و ڕەفتاری جوان و گفتاری شیرینمان بانگەوازی بێباوەڕان بکەین بەرەو ئاینی پاک و بێگەردی ئیسلام ڕۆشنایی باشترین بانخواز ئەو بانخوازەیە پێشەوەی بە گفتارەکانی بانجی خەڵکی بکات بە کردارەکانی بانجیان دەکات خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات لەگەڵ ئاژەڵان و بێزماناندا لاپەڕا 59 هەر کەسێک بەرە و توانەکانی لە خێر و چاکەدا بەکار بهێنێت ئەوە وای لێدێت هەڵسوکەوتی جوان تێکەڵ بە سروشت و خوێنی دەبێت و هەرگیز لێکجیان نابنەوە و هەردەم بە شێوێکی نەرمونیان و بەسۆز دەیبینی تەنانەت لەگەڵ باڵندە و ئاژەڵان و بێزمانانیشدا جارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە گەشتێکدا دەبێت بۆ پێداویستیەکی خۆی کەمێک دوور دەکەوێتەوە دەبینێت هاوڵانی هەندێک بێچوە باڵندەیان گرتووە دایکی بێچوە باڵندەکانیش لە تاو بێچوەکانی هەر بە دەوریاندا دێت و دەچێت کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە دەبینێت ئاور بەلای هاوڵانیدا دەداتەوە و دەفەرمێت چێ بێچووی ئەم باڵندەی گرتووە و ناڕەحەتی کردووە دەی با بەری بدات و بۆی بجێڕێتەوە ڕۆژێکی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک شارە مێرولەیەک بە سوتاوی دەبینێت دەفەرمێت چێ ئەم شارە مێرولەی سوتاندووە هەندێک لە هاوڵان فەرمویان ئێمە پێغەمبەریش صلی الله عليه وسلم تووڕە بوو پاشان فەرمووی کەس بۆی نییە بە ئاگر سزا و ئازاری شتێک بدات تەنها پەروەردگار نەبێت پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەسۆز و مهرەبان بووە ئەوە تا ڕۆژێک خەریکی دەستنوێ شۆرین دەبێت پشیلێک دێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم قاپی ئاوەکەی بۆ نزیک دەکاتەوە و پاشان بە پاشماوەی ئاوی دەمی پشیلەکە دەستنوێژەکەی دەشۆرێت ڕۆژێکی تر پیاوێک دەبینێت قاچی خست بۆ سەرملی مەڕێک و بە بەرچاوی مەڕەکەشەوە چاقۆکەی تیژ دەکرد بۆ ئەوەی پێی سەر ببڕێت مەڕەکەش سەیری دەکرد پێغەمبەریش صلی الله عليه وسلم کاتێک ئەم کارەی پیاوەکەی بینی تووڕە بوو پاشان فەرمووی ئایا دەتەوێت دووجار بیکوژیت نەدەکرا پێشتر چەقۆکە تیژ بکردایە ڕۆژێکی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو پیاو دەبینێت لەسەر وشترەکانیان وەستاون و قسە لەگەڵ یەکتر دەکەن کاتێک وشترەکانی بەم شێوێ بینی سۆزی بۆیان جوڵاو داوای لە پیاوەکان کرد لە وشترەکانیان بێنە خوارەوە وەکو کورسی سەیریان نەکەن و بەکاریان نهێنن چونکە ئاژەڵ بۆ ئەوە دروست نەکراوە و دروست نییە سواری ئاژەڵ بین تەنها بۆ کاتی پێویستی نەبێت کاتێکیش پێویستیەکەمان تاو بێت دەبێت دابەزین بۆ ئەوەی ئەوانیش پشویەک بدەن هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم داوا لە ئیمانداران دەکات ڕوخساری ئاژەڵان بە ئاگر داغ نەکەن و ئازاریان نەدەن پێغەمبەر صلی الله عليه وسلم وشترێکی هەبوو بە ناوی عەضبا کۆمەڵێک لە بێباوەڕان هەندێک لە وشتری موسڵمانەکانیان برد کە لە دەوروبەری شاری مەدینە بوون وشترەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو ئەو وشترانەدا بوو لەگەڵ وشترەکاندا ئافرەتێکی موسڵمانیشیان دەستگیر کرد و لەگەڵ خۆیان بردیان کاتێک لە مەترسی دوور کەوتنەوە وشترەکانیان بەرەڵا کرد بۆ ئەوەی خواردن بخۆن و خۆشیان پشویەک بدەن و بخەون لەم کاتەدا ئافرەتەکە هەڵدەستێت بۆ ئەوەی ڕابکات بۆ ئەو مەبەستەش دەیەوێت سواری یەکێک لە وشترەکان بێت لە هەر یەکێکیان نزیک دەبێتەوە دەنگێکی بەرزی لێبەرز دەبێتەوە
ئەمیش لە تسیەوەی پیاوەکان بەخەبەر نێن وازیان لێ دێنێت هەتا دەگاتە لای وشترەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی ئەم وشتریان زۆر بێدەنگ دەبێت ئافرەتەکە سواری دەبێت و بەرەو شاری مەدینە دەکەوێتە ڕێ کاتێک ئافرەتەکە هەست دەکات لە مەترسی دوورکەوتۆتەوە و ڕزگاری بووە دەڵێت پەروەردگارە نەزر بێت ئەگەر ڕزگارم بێت ئەم وشترە سەر ببڕم ئافرەتەکە گەیشتەوە مەدینە و خەڵکەکە وشترەکەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ناسیەوە بەڵێ ئافرەتەکە بە وشترەکەوە بەرەولای پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوتە ڕێ و داوای لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد کە وشترەکەی بداتێ بۆ ئەوەی سەری ببڕێ و نەزرەکەی جێبەجێ بکات پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بە شێوەیەکی خراپ دەتەوێت پاداشتی وشترەکە بدەیتەوە پەروەردگار بەهۆی ئەو وشترەوە ڕزگاری کردیت تۆش دەتەوێت سەری ببڕیت پاشان فەرمووی پێویست نییە نەزرێک جێبەجێ بکرێت کە سەرپێچی پەروەردگاری تێدا بێت هەروەها پێویست ناکات نەزر لەسەر شتێک جێبەجێ بکرێت کە مڵکی ئەو کەسان نەبێت دەی بۆچی هەڵس و کەوت و ئاکار و ڕەفتارەکانت ناگۆڕیت بۆ کۆمەڵە هەڵس و کەوت و ئاکار و ڕەفتارێکی زۆر جوان بە شێوەیەک ئەو هەڵس و کەوتە جوانانە بە تەواوی لەگەڵ سروشت و ناخ و دەروونتدا تێکەڵ بن و هەرگیز لێ جیانە بنەوە و لەگەڵ خەڵکی و تەنانەت لەگەڵ ئاژەڵان و بێزمانان و دار و درەختیشدا هەوڵ بدەیت بەکاریان بهێنیت پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژانی هەینی کاتێک وتاری دەدا پاڵی بە کۆڵکەیەکی دارخورمای مزگەوتەکەیەوە دەدا ئافرەتێکی خەڵکی شاری مەدینە با پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوڕێکم هەیە دارتاشە بۆ پێی نەڵێم شتێکت لە شێوەی دوانگەیەکدا بۆ دروست بکات بۆی لە کاتی وتاری هەینیدا لەسەری بوەستیت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەی ئەگەر حەز دەکەیت با درستی بکات بەڵێ دوانگە و مینبەری بۆ دروست کرد و ڕۆژی هەینی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکەوتا سەر دوانگەکە بۆەوەی وتاری هەینی پێشکەش بکات کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم تووە سەر دوانگەکە کۆڵەگەی دارخورماکە هاوارێکی لە شێوەی دەنجی جوانەگایەکدا لێبەرز بۆ و دەستی کرد بە ناڵەناڵ و تەنانەت مزگەوتەکە کەوتە لەرزە پێغەمبەریش صلی الله عليه وسلم کاتێک گوێی لە دەنجی کۆڵەکەی دارخورماکە بوو دابەزی و باوەشی پێدا کرد و بە خۆیەوە گوشی و بەرەبەرە وەکو منداڵێک چۆن ژیر دەبێتەوە ئاوان ناڵە ناڵەکەی بێدەنگ بوو پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سوێن بەو پەروەردگاری گیانی منی بەدەستە ئەگەر باوەشم پێدا نەکردایە هەتا ڕۆژی دوایی لە ناڵەناڵ نەدەکەوت و بێدەنگ نەدەبوو ئاماژەیەک پەروەردگار ڕێزی لە مرۆڤ گرتووە بەڵام ئەمە دەرگای ئەوە بەڕووی مرۆڤەکاندا واڵان ناکات کە سوکاتی بە دروستکراوەکانی تر بکەن و بیان چەوسێننەوە خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات